پێویستی تەبایی نێوەخۆیی و مەترسیەکانی بەردەوامی ناکۆکی لە کوردستان تەوەری ئەم هەفتەیی بەرنامەی ستۆدیۆ 24 دەبێت. بە بەشداری بەرهەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سۆران بەرزنجی مامۆستای زانکۆ، نەعمەت عەبدوڵڵا ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان، ئارام ڕەسوول چاودێری سیاسی. ئەم کاتتان باش. کەساوێکی خێرا بە مێژووی هەزاران ساڵەی نەتەوەی کورد و خاچی کوردستانی مەزناخشێنین ڕاستیەکی تاڵێ خەمانەگرێ بەرچاومان لێڵەکە. ئەو ڕاستیەش ئەوەیە کە هەر دەمێک و لە هەر قۆناغێک و لە هەر گۆشەیەکی ئەم کوردستانە مەزنە تروسکایەک بۆ ئازادی هەبوو بێ، مژدەیەک بۆ دامەزرانی قەوارەیەکی سەربەخۆی سیاسی بۆ کوردستان هەبوو بێ، شۆڕشێکی بەهێز هەبوو بێ، لەولاوە ناکۆچی ناوخۆی نێوان کورد و کورد هەم شۆڕشەکەی لاواز کردووە، هەم ئەگەر ئەو تروسکایە هەبێت تروسکایەکەی خەفە کردووە، هەمیش ئەگەر ئەو قەوارەیە لە سەروبەندی دروستبوونا بیاخۆ دروست بوو بێ، وەکو کۆرپەیەکی ناکامەڵ لەبار براوە دیسان بە هۆکاری ناکۆچی و ناتەبایی نێوخۆی کورد و کورد. ئێمە ئەم شەو لە ستۆدیۆ 24 لەگەڵ ئەم بەڕێزانە گفتوگۆ لەبارەی گرنگی و پێویستی و بایەخی ئاشتی و تەبایی ناوخۆیی کوردستانەکەین. هەروەها شڕۆڤەی مەترسیەکانی بەردەوامی و ناکۆچی و ناتەباییەکەین. هەموو لایەکتان بەخێر بێن. من حەزم کرد پێش ئەوەی کە گفتوگە دەست پێ بکەین لە ڕاستیەمە لە چەند مانگی ڕابردووە چاوێکم بە کۆمەڵێک کتێبە خشان لە باسی مێژووی کۆنی کوردەکە، یعنی لە سەردەمی دەوڵەتی مادەوە تەنانەت لە چەند ساڵێک پێش دامەزرانی مادیشەوە ئەم کێشەی ناکۆچیە و بوونی ئاشتیەکە مەکسەب بووە و دەستکەوت بووە و ناکۆچیەکەش هەمیشە زیان بووە. بۆ نمونە لە قۆناغێکە لە 2727 ساڵ پێش ئێستا دیاکۆ لە بنەماڵی موغەکان لە هۆزی موغەکان دێت لەگەڵ حەو هۆزی مات کۆ بێتەوە ئەڵێ بە بەرامبەر بە هەڕەشەکانی و دەستدرێژیەکانی ئیمپراتۆریەتی ئاشووری ئێمە وەکو مادەکان بە قەوارەیەک دروستکەین. ئەو وەختە هۆزەکان ئەوەندە ناڕێبوون لە ناویەکە وتوانە ڕازی نەبوون. لە ماوەی 7 ساڵە لە ململانەی یەکتریان کردو و شەڕیان کردو لەگەڵ یەکتری تا دوجا خۆیان داوایان لە دیاکۆ کردوەوە توانە بە ئەو دەوڵەتە دامەزرێن. ئەو دەوڵەتە لە 2720 ساڵ پێش ئێستا دامەزرێ 150 ساڵ حکومەکە دیسان ناکۆچیەک لە ناو دەرباری پاشا دروستە بێ، ئارپاکی سوپاسالار و بە هاوکاری کۆڕشی سەزای ئەستیا کە دوایین پاشای مات بووە، ئەو ناکۆچیە ئەبێتە ناپاچی و ئەو دەوڵەتە ئەڕۆیخەوە تا ئێستا ئێمە دەوڵەتێکی بەهێزی کوردیمان نەدیوەتەوە. بە دوای قۆناغی دەوڵەتی حاخامەنشی و ئەشکانیەکان بە هەمان شێوە مادەکان لە چەند شوێنێک لە ڕێی ئەمارەت و هۆز و ئەوانە شۆڕش و ڕاپەڕینیان کردووە دژی ئەم دوو دەوڵەتە کە بوویتە بۆتە دەوڵەتی فارس و دەوڵەتی کورد نەماوە. ئەو ئیمپراتۆریەتە مەزنەمان لە دەستداوە شۆڕشەکەن، بەڵام دیسان تەبایی و ناکۆچی لە نێوان ئەمانەیە ناگاتە ئەوەی شۆڕشێکی بەهێز و میانگەێنێتەوە ئەنجام. سەردەمی دروستبوونی دەوڵەتی ساسانی بە هەمان شێوە ئەردەشێری بابەکان لە دایکەوە کووردە لە باوکەوە فارسە کە ئابینێ مادەکان یەکگرتوونین ناچار ئەم دەوڵەتەوەکو ڕاستەوەکو دەوڵەتی ئاریەکان دروستیەکە، بەڵام بڵێن و نەڵێن بووەتە بەشێک لە مێژووی فارس نەک هی کورد ئەگەرچی کۆمەڵێک سەردار و دەسەڵاتدار و سوپاسالاری گەورە و پیاوی ئاینی و موغ و مبد و ئەمانەی تیا بووە کە هەمووی کورد بوون، بەڵام نەبووت. لە دوای ئەوە لە فتوحاتی ئیسلامیە بە هەمان شێوە کورد تەبانە بۆیە شتێکی دەست نەکەوتۆلەوە. لە سەردەمی هەردوو دەوڵەتی ئەمەوی و دەوڵەتی خلافەتی ئەمەوی و عەباسی بە هەمان شێوە کوردستان یەکدەنگ نەبووە، ئەگەرچی بەشداری کردو لە زۆر لە شۆڕش و ڕاپەڕین بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی، بەڵام هەر نەبووە. ئەبوو موسلیمی خوراسانی سەرکردەیەکی کوردی دیارە لە مێژووە بەشدارێکی زۆر کارا بۆ لە دروستبوونی دەوڵەتی عەباسی. وەختی کە ئەبوو جەعفەری مەنسوور خەلیفە ئەبوو جەعفەر ئێوێ بیکوژێ یا تیرۆری بکە لە بەڕووی کە زۆر بەهێز بووە، پێی ناکوژرێ ناچار پەنا بۆ کۆمەڵێک کورد دەبا، دیسان سوود لەو ناکۆچیە وەرەگرێ کە کۆمەڵێک کورد هەیەە لەگەڵ ئەبوو موسلیم. دێنە سەر دەوڵەتی عوسمانی و سەفەوی بە هەمان شێوە کورد و بەش بووە، لە هەردوو سوپاکەیە شەڕیان دژیە کردووە. لە سەردەمی با بڵێن هەر درێژەی عوسمانیەکان شۆڕش کراوە، دیسان
هەر ناتەبایی هەبووە و ناکۆچی هەبووە لە سەردەمی ئەتاتورک زۆربەی شۆڕشەکان بەهۆی ناکۆچی و ناپاچیەوە لە بارچوون و سەرکردەکانیان لە سێدارە دراون دێنە کوردستانی باشوور بە هەمان شێوە شۆڕشی ئەیلول کێشەی تێکەوتووە ئینشیقاقی تێکەوتووە شۆڕشی بەڵێ شێخ مەحموودی نەمر کۆماری مەهاباد دیسان کۆمەڵێک عەشیرەت با بڵێن ناکۆچیان لەگەڵ کۆمارەکە هەبووە دیسان دوژمن سوودی لێ وەرگرتووە بۆ لەباربردنی ئەوانە شۆڕشی نوێ شۆڕشی گوڵان ئەو وەختە کە پێشمەرگە لە شاخ بووە ئێمە لێرە لە کۆمەڵێک ژمارەیەکی زۆر خەڵک با بڵێن کورد بووە و جاش بووە ئەم ناکۆچیانە بە بەردەوام بووە لە دوای ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانیش لە 1990ەوە بەداخەوە قۆناغی ناکۆچی تونمان بینی شەڕی ناخۆمان بینی هیواداری نەیبینینەوە ڕۆژانە بەڵام ئەبینین لەم ماوەیەشە دیسان هەندێک ناکۆچی و ململانەکان تون بوون سپاس بخوا نەگەشتۆتە شەڕ بەڵام تون بوون ناخۆش بوون کاریان کردوە سەر دەرونی خەڵک کاگەرە مەگەر چی ئێستا لەم دووسێ ڕۆژەیە هەندێک هەوڵی باش هەیە بۆ گفتوگۆ بۆ ئارامبوونەوەی دۆخی کوردستان بەڵام گرنگیشە ئەم حیزبانە کە بەشێک لەم مێژووە ئەبینن حیزبە سەرەکیەکان بەشێک لەم مێژووە ئەزان و ئەبینن و هەندێکی لایەنێکم خۆشیان تیای ژیاون بەڵام پندێک ماوەەر نەگرتووە لەم مێژووە ڕاستە دەستت خۆش بێ ئەم ڕوونکردنەوە مێژوویە لە ڕاستیدا پێمان دەڵێ کە بەڵێ ناکۆکیەکان دیرۆکێکی زۆر قەدیمی هەیە لە هەمان کاتیشدا دەشکرێ لایەنێکی تریش تەماشا بکەین ئەگەر من زۆر نەچمەوە دواوە بۆ ئەو مێژووی جەنابەت باست کرد بەڵام ئاوڕێک لە مێژووی نزیکی خەباتی ڕزگاری خوازی کورد و کوردستان بدەینەوە دەشبێنین هاوکات لەگەڵ ئەم ناکۆکیانە هەندێک قۆناغی تەبایی و یەکتر قبولکردن و لێک نزیک بوونە و ئاشتەوایی هەبووە کە بەرهەمی هەبووە بەرهەمدار بووە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین فراوانی دایلۆگەکەمان ئەمڕۆ لەوەدا ببینینەوە کە تا چەند ناکۆکیەکان زەرەری بە مەسەلەی نەتەوەیی کوردگەیاندووە و تا چەندیش تەبایی و یەکریزی سوودی پێگەیاندووە من حەز دەکەم هەر بە کورتی ئاماژەیەک بە هەندێک وێستگە بدەم کە ئاشتی و ئاشتەوایی دەستکەوتی لێکەوتۆتەوە ئەگە هەر نزیکترین قۆناغەکانی مێژووی خەباتی کوردستان تەماشا بکەین بۆ نمونە جەنابەت کە ئاماژەت پێدا لە شۆڕشی گوڵاندا لە قۆناغەکانی خەباتی پێشمەرگایەتیش ناکۆکی لە ناوان هێزە سیاسیەکان هەبوو بەداخەوە هەندێک جار شەڕی براکوژیشی لێکەوتۆتەوە بەڵام دامەزراندنی بەرەی کوردستانی ئاشبوونەوەی هێزە سیاسیەکان لە شاخ لە ساڵی 1970 بەڕاستی کە لێبوردەیی لە نێوان ئەم هێزە سیاسیانە کە و هێزەکانی پێشمەرگە لە شاخ بەرهەمێکی ئیجابی خۆی لەوەدا دیتەوە کە هێزە سیاسیەکان پارتە سیاسیەکان توانیان خۆیان ئامادە بکەن بۆ ڕاپەڕین توانیان بەیەکەوە سەرپەرشتی سەرکردایەتی ڕاپەڕینی مێژووی ساڵی 91 بکەن هاوکات لەگەڵ جەماوەری خەڵکی کوردستان و ئەم ڕاپەڕینە بەرهەمەکەی ئەوە بوو کە توانیمان بۆ یەکەم جار لە مێژوودا لە ساڵی 92 هەرێمی کوردستان یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدا واتە تەنانەت ئەم بەرەی کوردستانیە و دامەزراندن و لێک نزیک بوونەوە و هاوکاری نێوان هێزە سیاسیەکان کە ئەگەر لە ڕووی مێژوویەوە تەماشای بکەی ڕاستە فترێکی زەمەنی کەمە 4-5 ساڵ بۆ پێوەری مێژووی زۆر نییە بەڵام بەرهەمێکی زۆر گەورەی لێ بەدەست هات کە ئەویش ڕاپەڕین و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە دوای ئەوە جارێکی تر دەبینین لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە ساڵی 2003 جارێکی تر هێزە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتیش ئەو کاتە دوو هێزی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەباشی توانیان یەک هەڵوێست و یەک دەنگ و یەک بەرنامە بن بۆ عێراقی داهاتوو و بە هێزێکی یەکگرتووی تەباوە چوونە بەغدا بەشداریان کرد لە پرۆسەی نووسینەوەی دەستوری نوێی عێراق کۆمەڵێک مافی گەلی کوردستانی تێدا جێگیر کراوە واتە جارێکی تر لەوێ دەبینین لێک نزیکی و تەبایی و یەکڕێزی سیاسی بەرهەمی هەبوو بەرهەمدار بوو و هەر ئەمەش خوێندنەوەی ئەومان پێ دەڵێت کە بەڕاستی لەوەوە تەماشای ئەوە بکەین کە تا چەند ناڕێکی و ناکۆکیەکان زەرەری پێگەیاندوین ئیتر
بۆیە بێگومان بە فراوانکردنی دایلۆگەکەمان ئێستا دەتوانین پەنجە لەسەر زۆرێک لە وێستگەکان و دەستکەوتەکانی تریشتا بنین. تاگنی ئەحمەد ئێستا دۆخێک لە کوردستان هەیە هەم هەڕەشەی دەرەکی هەیە وەکو ئێران و تورکیان ناو بەناو تۆ بارانەکەن دەست درێژیەکەن بۆ سەرخاچی هەرێمی کوردستان کۆرۆنا هەیە لێکەوتەکانی کۆرۆنا هەن قەیرانی ئابووری هەیە دابەزانی نرخی نەوت هەیە بودجە لە بەغداوە بڕاوە ئێمە وەکو بڵین دوو هێزە سەرەکیەکە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە یەکێتی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و زوتنەوەی گۆڕان و پێکهاتەکان پێگاتووە ئەم حکوومەتە لە دانوستانایە لەگەڵ بەغدا بەڵام لە زۆر شوێن ئەمە ئەنووسرێکە بەغدا یەکدەنگ نەبوونی کوردی کردوتە خاڵێکی لاواز بۆ ئێستا ئەم قۆناغا دانوستان و لێک نزیک بوونەوە و ئاشتەوایی چەند گرنگە بۆ ئەم قۆناغی ئێستا خۆی لە ڕاستیدا ئێمە تەوەرەکانی ڕئیسیمان لەسەر دانوستان و پێکەوە قسەکردن و دانوستان یعنی ئاشتی و تەبایی ڕاست پەیوەندیدارە بەڕێ بەس کورد دائیمەن لە پێناسەیەکی بەسیط بێن لە کوردەواری لە شەڕ لە شۆ نەوەک لە تۆ یعنی کورد شتێک دەکەین ئێمە یان هەرس و کەوتێ دەکەین حتا هەموو شتێک لە ڕووی ئابووری سیاسی پێشمەرگایەتی هەرچبی یعنی بێ ئەوەی بیر بکرێتەوە شەڕ لە شۆ یعنی دەبی ئەمە ئەوە جاری خۆمان ڕێخین بزانین ئەو ئیشە چۆن دەکرێن مەشاکری لێ هەیەە نۆک دوایە کە شتەکە پێگەی و هیچمان نەکردی و تووشی کێشە بین لێرە بۆ یعنی دانوستان و قسەکردن و مفۆزات بەڕاستی کورد زۆر دواکەوتوە لە مۆزوعی یعنی سەبەبی شەیە و کەناڵەکانی پەیوەندی لە چێیە یعنی هیچ ینی ئێستا باشترین میسال ئەمە زۆر ناسینە ینی قوڵایی بێژوە هەر لە کاتی داعش ڕاستە ئێستا لەوانەیە بڕێک با هەموو کۆبوونەوە کرایە باوەڕ بکە من چەند جار متابعەم کردیە لە هاتنی داعش یعنی بە هیچ شێوەیەک جارێک نەبدی سەرکردایەتی کورد کوردستان هەموو پێکەوە کۆبنەوە بەڕنامەکدا دابنێن برن ئەوە داعشات یعنی چۆن ینی بڕیارێک بدرێت چ بکرێ هیچ نەکراوە یعنی جێ لە یەکتری ڕناگرن مەسەرەن مفۆزات پێویستی بەوەیە وەکو چۆن لە فەن وەذەوق وەنیە بەزەوە فەن و ئەخلاق ینی ڕەوشتە ینی بەڕاستی کە دانوستانێک بکرێ پێکەوە دابنیشن و چارەنووسی ملەتێک بەندە بە بەو دانوستان متمانەشیان بە یەکتری هەبێت بەڵێ ئەوجە سەبەکان زۆرە بۆ دەبینیم مفۆزات هەیە کورد کردیتی وەخت خۆی لە یەکێتی پارتی 100 جار دانیشتونە لە کۆی لە هەولێر یعنی ئەمە زۆر کەس باز دەکە ئەمە ئەو پەڕی دواکەوتنە ئەو پەڕی بێمەتوانەیە ئەو پەڕی بێخەمیە لەبەر چێ چونکە ئەوە مەجموعە کەسێک دەستنە ئەو مفۆزاتانە ینی بڕیار بەدەستنینە ینی نانەوێ ینی کێشەکە لەوەیە کاتۆ جەناب دەڵێی 100 جار دانیشتوون ئەو دوو حیزبن کێشەکە قوڵی ناکۆچیەکەیە و هۆکارەکانێتی یاخود متمانە بە یەکتر ناکەن ینی یاخود با بڵێن ئەو زیانانەی ناکۆچی نابینن ئێمە ئیشەکە زۆر گەورە نەکە ینی نە قوڵایی کێشەی گەورە هەیە شتێکی بابەتی هەیە تەنیا مەسەرەن بەرژەوەندێکی یعنی کورد بەخۆی باسەکرد لە مێژوودا چۆنە هەروە هاتووە ینی هەروە هاتووە ئەسەگەر بچی مێژوو بخوێنەوە ینی دەبی بە شێوێک بێ دەرێ تو ینی مایەپوز دەرەچی بەڕاستی ینی چۆن ئێستا ئێمە مایەپوز دەرچینە ینی هەرچەند لەوانەیە من لە حیاتی خۆم هیچ ڕەشبین نەبوویمە لەوەتی لەوانەیە هەلەدایکم هەتا ئێستا ئەمە هەر گەشتبین بە هەر ئەو بابەتانە بووە ئەوزە ئیتر پێویست ناکە باز بکەین بەڵام بەس چی لێ دەی نەتیجە کورد مەسەرە شۆڕش دەکا شکست دەین کورد حکومەت دادەبەزرێ شکست دەینی یعنی لەبەر چیە پەیوەندیەکانمان بە شێوەیەکی ڕێک و پێک نییە یعنی یەکتر ئێمال دەکەن و قسە لە یەکتر ناکەین ینی لەوانەیە ئێستا ئەوە نییە بەس برێن باسی ئەوڕۆ بکەین کێشەیەک دەبی ئێمە دائیمەن لە وتوێژە دانوستان بین ئێمە وەکو یەکێتی پەرلەمانتەرانی کوردستان ساڵ و نوێک دوو ساڵ دەبی پرۆژەکمان دانا گوتمان کاکە ئەنجومەنێکی دانوستکار پێک بێنە لە حیزبەکان ئێمە ینی بێنە لە یەکێتی پەرلەمانتەرە مەخڕشیان لێ بیان ئێوە بخۆتان
لە هەر حزبێک ئەندامەی مەکتەبی سیاسی ئەم دانوستانە لە نێوان حیزبەکان کوردستانیان لەگەڵ بەغدا و نای بەغدا ئەوە زار لێگەڕێ چکۆمە ئەو جار دەبێ خۆمە ساخکەینەوە ئەو زەبچینەوە شوێنیکە گەشتە کوێ و پرۆژە چوون هەموو ینی چوینە مەکتەبی سیاسیەکان پرۆژەمان تەقدیم کرد کاکە ئاوا دەبی ئەوە هەموو چەندی پرۆژەمان تەقدیم کردە هەموو دەرێ وەڵڵاهی ئەمە لە 1970 لەگەرین لە 1990 لەگەرین هەموو چوین لە یەکێتی پارتی هەموو حزبەکانی کەش حزبەکانی کەی کە کاریگەری ئەو توانێت لەسەر نەتیجەکەی ئەوان هەموو جوابیان داوە کاکە لە فران ڕۆژی دادەرشی کەچی ئەوانی کە جوابیان نەدا وەڵامیان نەداوە چونکە تو دەبی دائێمن ئەمە ئەنجومەنێک هەبی لە کاتی کێشە پێکۆدا بنیشن ینی نەکەی ئەنی ئەتو لێ بگەڕی کێشەکە هەر کارەکە دەبی هەر کارەکە دەبی یاخود مفۆزاتەکان و ئەو دانوستانانە ناگەنێ نەتیجەک لەبەرچێ چکە هەر ئەو کەسانە دێنەوە کە شکستیان خواردە و پێشتری ئەتو دەبی کەسێک بینی زانابی تێگەیشتوبی لە ئیشەکەی خۆوانم هەموو نووسیە بەڕاستی بەنۆخات بەزیستان هەر ینی شارزایی هەبی لەو بوارە لە ڕووی یاسایی سیاسی ینی خەڕک ئێقناع بکە بەرامبەرەکەی بەڵام ئەوانەمان نەبوو بۆیە یعنی وا دەزانی دانوستانیشە لە مابینی حزبەکان دەبی یان لە مابینی دوو حزب دەبی بەتەنیا مەسیری چارەنووسی کوردستان خۆی هەڵەکە لێرەدایە حزبەکانی کەشەیەدەی پێویستە مشارەکەی بەرەی کوردستانی کاگاران ئێستا دەکەم ئێستا ینی مەرج نییە لە بینی دوو حزب نانای ئەوە بەو شێوە مەسەرەن کەناڵی پەیوەندی ئەوە حزبەکانە پەرلەمانە ئەوش دەبی ڕۆلی هەبی لەو پەندی حکومەتە ڕێکخراوەکانە دەستگاکانی کەیە خەڵکە ئەنی ئەمە هەموو دەبی بەو شێوەی بینە ناوێ لە مفۆزات و لە دانوستن ینی لە دانوستاندن وا بکەین سەرکەوتوو بین ینی متمانە دروستکەینەوە ئەو کێشانەی کە هەیە بزانی لە بەیانیکەم ئامانجی ئاشتیەکە بێت ینی زانی چۆنە ئەوافۆن پاشقل لە یەکتریش دەگرین بەسە تۆ دانوستان دەکەی هەموو گەیشت نەتیجەک هەر بەیانی دەبینی ئیشەکە نەتیجەی نییە ئەوەش کاریگەری هەیە لەسەر دوای دەینەس دکتۆر وڵاهی من لە کۆی ئەو قسانەی کە ئێوە بەڕێزان فەرمووتان سەرنجم بۆ لێکەوتەکانی ئەم وەزعە خراپاچێ ئێمە پێم وایە ئێستا بۆ بە حەقەتێکی نەگۆڕ و بۆ بە فاکتێک کە ئێمە هەچ کاتێک بە جۆرێک لە جۆرەکان تەبایی و کۆکی و لێک نزیک بوونەوەیەکی سیاسیمان هەبوو بێت توانیمانە دەستکەوت بەدەست بێنین و هەچ کاتێکیشکە ئەم دڕدۆنگی و ئەم خۆخۆری و ئەم چەندبەرەکی و ئەمەی کە هەر یەکێک لە ئاوازێک بخوێنێ هەم لەسەر ئاستی حیزبایەتی حیزبەکان خۆیان چانس و دەرفەتی باشیان لە قیس داوە و هەمیش لەسەر ئاستی نەتەوەی و نیشتیمانی باجەکەی زۆر قورس و گەورە بووە ئیدی ئەمە پێویست ناکە ئێمە زۆر بەدوایە بکەڕین مێژووی کۆن کاکبەرەم ئیشارەتی پێکرد مێژووی تازەمان ئەوە کاکارام ڕوونی کردەوە و هەر حاڵی حازریش ئێمە ئێستا ئەگەر بەدوای لێکەوتەکانی ئەم حەقیقەت و ئەم فاکتە نەگۆڕەی بەداخەوە ناو مێژووی ئێمەدا هەیە ئەبینین کە دۆستەکانمان هەمیشە بەڵێ بەتەکید هەمیشە ئەوەی ئەو یعنی حەقیقەتێکی نەگۆڕەوە و هاوکێشەیەکی زۆر سادەشە و بەداخەوە لە هەر چەند سەد ساڵ بە ئارەزوی خۆت بگەڕێرە دواوە هەر ئەیبینی و سەلمێنراوەکە هەچ کاتێک کە ئەم گەلە پێکەوە بوو بێ پێکەوە نزیک بوو بێ ئامانجی استراتیژی دانابێ و پێکەوە هەوڵی بۆ دابێ ئامانجەکەی بەدەست هێناوە ئەو بە پێچەوانەکەشی ڕاستە کەواتە ئەم حەقیقەتە ئەم فاکتە زۆر بەباشی لەلایەن دۆستەکانمانەوە هەمیشە ئامۆژگاری کراوین کە یەکدەست بین هەڵهەڵوێست بین و دەرفەتەکان بۆ خۆمان بخۆزینەوە و لەلایەن نایارەکانیشمانەوە کە بەداخەوە زۆرترن لە دۆستەکانی ئێمە زۆر بەباشی لە چوارچێوەی سیاسەتی دیڤایدان ڕوڵ ئەوەی کە ئەڵێ پەرتکە و زاڵ بە بەسەریا ئەمانە پەرتکە و دواتر دەست بگرە بەسەریانە ئەو نمونانەی کە باسمان کرد و چەندی نمونەی تریش هەن لە مێژووی ئێمەیە زۆر بە جوانی قۆسراوەتەوە و خاڵێکی لاوازی هەمیشەیی ئێمەیە کە بەداخەوە لە هیچ قۆناغێک لە قۆناغەکانی خەباتی سیاسی ئێمەیە نەمانتوانیوە تەجاوزی ئەم خاڵە لاوازەی خۆمان بکەین جا من ئەگەر بێمە سەر ئەوەی کە پێم خۆشە باس لە لێکەوتەکانی بکەین کە چەندە خراپ و مەترسیدارن من تازەترین کاریگەریەکی نێگەتیڤی ینی ئەم چەند مانگی ڕابردوو ئەو دڕدۆنگە سیاسی و ئەو سارد و سڕیا سیاسی کە لە کوردستانە هەبووە یەک نمونەکە خۆم لەگەڵ یا با بڵین پەیوەندی و کارلێکم هەیە لەگەڵیانە سێ کەس هەن
سێ کەس هەن ئێستا لە ئاستی ئینتلێکچۆڵ و لە ئاستی ڕۆشنبیری و لە ئاستی ناوەندەکانی تینگتانکی دنیاییە لە هەموو کوردێک زیاتر ماندوون بە کەیسی کوردەوە لە هەموو کوردێک زیاتر کەمپین بۆ کەیسی کوردستانەکەن لە دوایین ئیڤێن تاکە لە واشنگتن کۆنفرانسێکی ئۆنلاینیان ساز کرده بوو هەستم کرد هەرسێکیان زیاد لە هەر کوردێک ئەوانیش ئێستا بێ ئەمەلیان پێوە دیارە و هەست بە مەترسی ئەم دڕدۆنگی و ئەم ناتەبایە سیاسی ئێستی کوردستانەکەن ئەوانیش دەیڤید فلیپسن کە ئێستا باسێکەم و مایکل نایتس و برندن ئۆلری ئەم سیانەوەکو وتم لە ناوەندەکانی تینگتانکی دنیاییە هەر پرسێکی تایبەت بە کورد هەبێ یەکەم جار پەنا بۆ ئەمانە بن کە وەکو کەسی بێلایەن بێن باس لە کەیسی کورد بکەن دەیڤید فلیپس ئەفومەکەی دەیڤید فلیپس خاوەنی کتێبی The Great Betrayal ئەوەی خیانەتە مەزنەکە ئەوەی کە پێم وایە تا ئێستا باشترین کتێبێکی بێلایەن کە لەسەر ڕووداوەکانی 2017 کوردستان نووسرابێ ئەم پیاوە نووسیوێتی کە 8 ساڵی ڕاوێژکاری وەزارەتی دەرەوەی ئەمریکا بووە ئەوەڵێت ینی ئەم جارە ئەیوت لە چەند ڕۆژی ڕابردووە ئەیوت من ئەوەندەی کە مێژووی کوردم خوێندۆتەوە ئەوەندەی کە کارم لەسەر پرسی کورد کردووە ئێستا من ئەگەر کورد بم زیاتر لە مارک سایکس و جۆرج پیکۆ کە مەبەستی داڕێژەرانی ڕێکەوتن نامەی سایکس پیکۆیە لۆمەی خۆمەکەم زیاتر لەوان وەک ئەوەی کە من بۆ هەتا ئێستا ئەو نازناوە خراپم پێوەیە کە من گەورەترین نەتەوەی بێوڵاتم لە دنیاە و ئەو ئەڵێ عنی هەتا مێژووی کۆن و تازەیان ئەخوێنیتەوە من بۆم دەرەکەوێ کە فاکتەرێک لە فاکتەرە هەمیشە سەرەکیەکان لەوەی کە کورد ئێستا تایەتی لەوەی کە هەمیشە دەرفەتە گەورەکان لە دەستەدا خۆیانن و مایکل نایتسی شڵای مایکل نایت بەیانی بالمناسبە کاریگەریەکی زۆری لەسەر ئاراستەکردنی سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەیە دەرحەق بە پرسەکان ئەوەڵێت لە حاڵی حازرا لەبەرەوەی ئەمریکا وەکو هیچ طرفێکی تری دەرەکی مامەڵە لەگەڵ پرسی کووردا ناکە ئەڵێ هەرچی ئێران و تورکیا و سووریا وڵاتەکانی ترە بە ئامانجی بەرژەوەندی و بە ئامانجی نزیکبوونەوە لەسەر لایەنێکی کوردستانی لە دژی لایەنەکەی تر بۆی دەرسەکەوتەکانی خۆی دەستەبەرکە ئەمریکا مامەڵەیەکی یەکسان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانەکە بەڵام ئێستا ئەو ئەڵێ من نایشارمەوەکە تەراجع و هەستیاریەکی ئەمریکی بەڕوونی لە مامەڵەکردنی لەگەڵ دۆزی کووردا بە شێوەیەکی گشتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئەبیندێ ئەویش بەهۆی ئەوەی کە ئەو دۆخی باکوورە بینێکە کە چۆنەوە دۆخی حیزبەکانی ڕۆژاوای کوردستانە بینێ کە چۆنەوە باشوورە بینێەوە بە هەمان شێوە ڕۆژەڵاتیشە بینێ ئێستا لە دیمەنە گەورەکەیە جۆرێک لە حەزەر و جۆرێک لە ئەو ئەڵێ نائومێدی ئەمریکاشەیە لەوەی کە کورد مادام ناتوانن زاڵ بن بەسەر ئەو گرێ مێژوویی کە هەیەە کە ناتوانن لە هیچ قۆناغێکی مێژوویە زاڵ بن بەسەر ئەوەی کە ناکۆکێ شخصەکانی خۆیان وەلا بنێن لەبەرەوە جۆرێک لە تەراجعیان پێوە دیارە و ئۆلێری شەڵێت ئۆلەری ئەڵێت تایبەت بە باشووری کوردستان ئەڵێ باشووری کوردستان لە نەوەتویەکەوە هەتاوەکو ئێستا ئەزمونگایەکی زۆر باشە بۆ پارچەکانی تری کوردستان کە چاوی لێ بکەن بەڵام زۆر بەداخەوە لەبەر ئەوەی ئەمانیش خەریکی هەڵە مێژوویەکانی خۆیانن ئەو دوو نمونە باسەکە لەوەی لە ناتەوایی سیاسی ولا لە دەستدانی ئامانجی استراتیژی کە ئەو بە هەڵەیەکی استراتیژیە زانێ و هەمووشمان لەگەڵی متفقین لەوەی کە ئێستا لە باشووری کوردستانە هەست دەکەین کە ئامانجێکی گەورەی استراتیژی بە پلان و بەرنامە خەریکە نامێنێ و کاڵ بۆتەوە ئێمە ئێستا ئەوەندەی هەموو توانای سیاسی خۆمان خەرجەکەین بەوەی کە خەریکی ململانەی حیزبی و دەستکەوتی حیزبی کوردخایەنین ئامانجە سیاسە استراتیژەکانمان خەریکە بەرەو لە ناوبوونە چێ حتا بە لەگەڵ عێراقیشا ئێستا پرسی بوو جۆ و جەبۆتە ئەو لەوێ جا ئەو ئەڵێت بەشەکانی تری کوردستانیش بە دیاریکراوی نمونەی ڕۆژاوای کوردستانە هێنێتەوە ئەوەیە کە ئەڵێ لە دووش تا زۆر بە خراپی تووشی ئەزمموی خراپی باشوور بوون لەوەی کە خۆخۆری و یەکدەنگ نەبوونیان لەوەی کە زیاتر ڕێزگرتنی ئەوانی تر و بە کەم سیرکردنی خۆیان و لە دیاری نەکردنی ئامانجی گەورەی استراتیژی شاکە ئەڵێ هەردووکیان فاکتەری سەرەکی بوون لەوەی کە ڕۆژاوای کوردستانیشی تێکەوێت جا من ئەگەر قسەکانم کورت کەمەوە ئەوەیە کە ئێمە پێویستە وزەیەکی زۆر لە خۆ سەرقاڵکردن بە یەکەوە خەرجەکەین و ئەوەی کە ئەمێنێتەوە بەشی ئەوەمان ناکا کە خزمەتی ئامانجە استراتیژەکانی بکەین و مامەڵە لەگەڵ دەروجینانە بکەین یەک ڕستە ئەمەوێ بڵێم پێگەی فۆرن بریفی ئوسترالی ئەڵێت یەک ڕستەیە ئەڵێت تایبەت بە کوردستان ئەڵێت کورد ئەوەندەی لە ساڵێکە
بەشێکی هەرە زۆری تەرخانەکەن بۆ سەرقاڵبوون بە خۆیانەوە بەشەکەی تری ساڵەکەش تەرخانەکەن بۆی کە چۆن پێکی بێننەوە ئیتر دەرفەتێکیان نامێنێتەوە بۆ ئەوەی کە بەرەو پێشەوە بچن و ئامانجی گەورە بەدەست بێن با بڵێن درێژەدان بە ناکۆچی هەنی بوونی ناکۆچی ململانەی سیاسی تند بوونی ململانی سیاسی تند مەتاوە کە تۆ ینی کە تۆ ناکۆک بووی یعنی بەرژەوەندی هاوبەشت نییە بەرژەوەندی هاوبەشت بوو نەبێ کە تۆ بەرژەوەندی هاوبەشت نەبوو لە ڕێی پەیوەندیەکانی خۆتەوە دۆستی هاوبەشت نییە ینی بۆ نمونە تەرەفێک لە کوردستان وڵاتێک یا کۆمەڵێک دەوڵەت بە دۆست دەزانێ تەرەفەکەی تر بە دوژمنیان نەزانێت کە تۆ دۆستی هاوبەش نەبوو ینی دوژمنی هاوبەشیش ناناسی ئەمە قسەی من نییە قسەی یەکێک لە سیاسیە بەناوبانگەکانە کە تۆ دوژمنی هاوبەشی خۆت نەناسی بۆ نمونە لە نمونەی هەرێمی کوردستانی خۆمە لایەنێک فلان دەوڵەت و فلان هێز و فلان بەرە بە دوژمنە زانێ بە داگیرکەریە زانێ لایەنەکەی تر بە دۆست و بە ڕزگارکەریە زانێ کە ئەمانە کە تۆ ئەمەد نەناسی نەوزانی دوژمن زۆر بە ئاسانی بە درێژایی مێژوەی کە من لە سەرەتای بەرنامە باسی کرد هەروە بووە هەتا ئێستاش وایە هەتا ئێستش لایەنی با بڵین دوژمن یا داگیرکەر یان نەیار هەر چۆنێک ناوی بنین ئەم لایەنە ئەمە وەکو بۆشایەک ئەقۆزێتەوە چکە لایەنێک بە دوژمنی بە داگیرکەرێ زانێ لایەنێک بە ڕزگارکەرێ زانێ لەگەڵ ئەم لایەنە ئەم ناکۆچیە باڵەکێشێ بۆ ناپاکی دوایی باڵەکێشێ بۆ کارەسات بەسەر کوردستانە و زۆرمان لەو قۆناغەدی و هیوادارم دووبارە نەدێتەوە ڕاستە هەر لە درێژەدان بەم لایەنە ئێمە بەڕاستی دەبێ بڵین وەکو کاک دکتۆر ئاماژەی پێدا دۆستەکانمان زۆر نیگەرانن لەو ناتەبایی کە لە کوردستان هەیە و ئەم نیگەرانیە تاڕادەیەکیش باڵی کێشاوە کاریگەری لەسەر تێڕوانینی سیاسەتی هەندێک لە وڵاتە زلهێزەکان بەرامبەر بە کوردستان لە ڕاستیدا بینەدان گوێمان لێ دەگرن ئێستا دەمان بینن لەوانەیە پێمان بڵێن پرسیارمان لێ بکەن بڵێن خۆ ململانەی حیزبی لە نێوان حیزبەکان لە سەرانسەری جیهاندا شتێکی سروشتیە و نۆرمەڵە ناکرێ هەموو حیزبێک وەکو یەک بیر بکاتەوە بە یەک ڕێگادا بڕوە ئێمەش پشتیوانی لەم ململانەیە سروشتیە تەبیعیە دەکەین بە مەرجێک ئامانجە استراتیجی و نەتەوەییەکان تێکەڵی ململانە سیاسیەکان نەکرێت ئەوەی لە کوردستان بەدی دەکرێت بەداخەوە بەکارهێنانی ئەم ئامانجە استراتیجیە ئەو کێشە نەتەوەیی یان ئەو بابەتە نەتەوەیی کوردە لە ناو ململانە سیاسیەکاندا ئێمە هەتا ئێستا یەکێک لە گرفتەکانی هەمان بۆ ئەوەیە نەمانتوانیوە لە دامو دەستگاکانی دەستوری هەرێمی کوردستان ئەمە پەرلەمانە ئەمە حکومەتی هەرێمە سەرۆکایەتی هەرێمە دەستگای دادوەریە دامو دەستگاکانی هەرێم تا ئێستا نەمانتوانی بە تەواوەتی ئەمانە ئەم دەستگایانە بکەینە دەستگای موسساتی کە دەوڵەتانی جیهان لە داڕشتنی سیاست و پەیوەندیەکانیان لەگەڵ دامو دەستگا موسساتیەکان مامەڵە دەکەن بەداخەوە ئێمە دەبینین لە هەرێمی کوردستان مەسەلەن پەرلەمانی کوردستان ئەبێتە جێگای کێشە و گرفت لە کاتێکدا ئەم دامو دەستگایە ئەبێ چارەسەری شوێنی کۆکردنەوە و چارەسەری کێشە و گرفتەکان بێت و هەر ئەمە وای کردووە ئەوی کە جەنابەت فەرمووت کاک بەرهەم بەڕاستی نەمانتوانیوە ئێمە لە هەرێمی کوردستاندا سیاسەتێکی استراتیجی مشتەرەکمان هەبێ کە تێیدا پێناسەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ و لەگەڵ بەختاش بکات ناکرێ ئێمە جغرافیا محکومی کردوین بەوەی کە لەم ناوچەین ناکرێ ئێمە ئۆتۆماتیکیان بین تورکیا بە دوژمنی سەرسەختی خۆمان بزانین لایەنێکی تر بچێت ئێران بە دوژمن بزانێت ئێمە ئەبێ فێر ببین لەگەڵ ئەم جیرانە مامەڵە بکەین مامەڵەیەکی تەندروست بە شێوەیەک کە بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانی تێدا پارێزراو بێ بۆ نمونە ئێمە پێویستیمان بەو دراوسێیانە هەیە لە ڕووی ئابوووریەوە پێویستیمان پێ هەیە کەواتە دەبینین ناکۆکیە سیاسیەکانی ناوخۆ کاریگەری لەسەر نەکتەنها لایەنی سیاسی هەبووە بەڵکو کاریگەری لەسەر لایەنی ئابووری هەبووە تۆ تورکیا تووڕە بکەیت زۆر بە ئاسانی ئەگەر ئەو سپینە سنووری لێداخستیت ئەمە ئاسەوارێکی دەبێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان ئەگەر بە دیوەکەی تراکا کارام سەیریشی بکەین ئێمە دەروجیرانمان ئەو دەروجیرانە باشانە نین کە ئێمە بتوانین ئەو سیاسەتە هاوستەنگانیان لەگەڵا دروستکەین بەس لەو ڕۆی کە جەنابەت باسێکەکەی من پێم وایە ئەوە خۆمانین ئەو دەرفەتە ئەدەین کە دەروجیرانیشمان بە
بەو شێوازە مامەڵەمان لەگەڵا بکەن و بەو شێوازە بمان قۆزنەوە کە ئەم حیزب بەلایەنی ئەو لابزانێت و ئەم حیزب بەلایەنی ئەو ڕاستە. کاک دکتۆر زۆر ڕاستە، ینی ئەگەر ئێمە استراتیژیەتێکی هاوبەشمان لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان هەبێت، ئەمە یەک. دووەم، ئەم استراتیژیەت و سیاسەتە لە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم ڕنگ بداتەوە، بەڕاستی دەتوانین بە شێوەیەکی زۆر باشتر مامەڵە لەگەڵ جیرانەکان و دراوسەکانمان بکەین. من بۆ یەک خاڵێکی کاگنامەت کە لە قسەکانیدا ئاماژەی پێدا دەمەوێت لەسەر ئەمە یەک هەڵوێستەیەکی بچووک بکەم. مێژوو پێمان دەڵێ ئێمەی کورد لە دایلۆگ لەگەڵ بەرامبەرەکەمان هەمیشە ئامادە بووین، هەروەکو چۆن ئێستا لە حکوومەتی هەرێم چەندین جار گوێمان لێ دەبێت ئەڵێن ئێمە نیەت پاکی خۆمان دەرخستووە بۆ دانیشتن لەگەڵ بەغدا، و تەنانەت لە ساڵی 91 بەهاری 91 دوای ڕاپەڕین، دوای ئەوەی کە عێراق ئەو کاتە لە شکستێکی زۆر گەورەی سەربازیدا بوو، داوای دایلۆگی لەگەڵ هێزە کوردیەکان کرد. هێزە کوردیەکان ئامادە بوون بچن دایلۆگ لەگەڵ بەغدا بکەن. ئەوە پێمان دەڵێ کورد هەمیشە بۆ دایلۆگ لەگەڵ بەرامبەرەکەی ئامادەی زیاتر هەیە لە چاو ئەوەی کە دایلۆگ لەگەڵ خۆی بکات، لەناو خۆیدا بکا. بەڕاستی ینی بۆیە من نازانم تا چەند ئێوەی سازش بۆ دوژمنەکە بەس بۆ ناوخۆ ئامادە نییە. من پێم وایە نازانم تا چەند ئێوەی بەڕێز لەگەڵ هاوڕان، بەڵام پێم وایە کاتی ئەوە هاتووە ئێمە بەڕاستی دایلۆگێکی نیشتیمانی ئەکادمی لەسەر ئەم بابەتە لە سەرانسەری کوردستاندا ڕنگدانەوەی هەبێت، چونکە ئەم لێکترازانە وای کردووە کاریگەری لەسەر لایەنی کۆمەڵایەتی هەبێت. چیلێکی گەنج پێگەیشتووە، هەز دەکەی یاخیە، هەز دەکەی نیگەرانە، ناڕەحەتە، ئەبینێت وەکو جەنابیشت ئیشارەت پێدا ئەوەندەی هێزە کوردستانیەکان سەرقاڵی یەکترن، ئەمەندە خۆنیشان نادەن کە لە خەمی مەسەلەی کورد بن، کە لە حکومڕانی و لە باشکردنی ژیانی خەڵکی کوردستان بن. بۆیە بەڕاستی ئەمە ئەم بەرنامەی ئەمڕۆ جێگای دەستخۆشی و هیوادارین ببینین فراوانتر ببێ ئەم دایلۆگە بەڕاستی لەسەر ئەستی ئەکادمیش بە تایبەتی لەم بوارەدا. باسی پەرلەمان زۆر کرا، هەم کاگارام هەم جەنابیشت لە خولی یەکەم و لە خولی دوم پەرلەمانتار بوون. یعنی هەندێک جار پەرلەمان هەموو زاروانە بووە، ئەلحەقی لە سەردەمی شەڕی ناوخۆیە پەرلەمان پێم وابێ هۆڵی مانگرتوانی دروست کرد و ئەوانە ڕۆڵێکی زۆر باشی هەبوو لە گەڕانەوە و بیرکردنەوە بەرەو ئاشتی. بەڵام پەرلەمان کە بێتە بەشێک لە کێشە لە زیاتری بێتە دەستگایەک بۆ چارەسەر. ئەخۆی ڕاستەوە شتێکی زۆر نامۆیە، یعنی لە زیاتیەوەی کە پەرلەمانی کوردستان ببێتە شوێنی کۆکەرەوەی هەموو بیر و باوەڕەکان، لەوێ بەرژەوەندی ملەتی کورد لەوێ تاوتوێ بکرێ و ڕاستەڕێ بکرێ. کەچی دەبینین پەرلەمان کێشەی ناو پەرلەمان، ناو ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنەکان کە سەیرەکەی وەک کە ئەنهوو ئەوە بوویتە بارەگای حزبی، زۆر تونتر قسە دەکەن، زۆر یعنی هێر بەهێرژکردنە سەر یەکتری، یعنی تەمەشا دەکەی سەرۆکاتی پەرلەمان یعنی زۆرە مەسەرەن قسەیەک دەکەن، یان خەڵک چۆن قسەیان لەسەر دەکا ئەندامانی پەرلەمان، ینی بەداخەوە خۆل لە دوای خۆل پەرلەمانی کوردستان بەرەو لاوازی دەڕوە. وای لێدەیە کە ئێمە پەرلەمانمە بۆچیە ئەگەر نێتە مەسەلە پەرلەمانێک ساڵێک دو ساڵ کۆبوونەوەکە، پێ زمان کۆبوونەوەکە، یان لە کێشە سەرەکیەکانی ملەتی خۆی قسە نەکاتن. پەرلەمانیش وەکو حزبی لێبێ دائما کێشەکانی حزبایەتی لێ باز بکرێ و وەلەگەر یەکتری هەموو شۆنەکەن. ئەنی تەمەشا کە پەرلەمان ئەندامی پەرلەمان ئەوە لێرەدا ڕاستە دەنێ کاکەمە حزب ئەوانەی هێناوە، بەڵام کە تو بووی بە ئەندامی پەرلەمان یعنی نوێنەری هەموو خەڵکی، ینی نوێنەری تەنیا حزبێک نی. بۆیە بەڕاستی ئەو ئەندامانەی کە دێنە پەرلەمان چێ دێتە پەرلەمان مشکل لێرەدایە، چێ دەنێرنە پەرلەمان. ئەوەیە ینی هەتا ئێستا سەری پەرلەمانی بەغدا بکە هەتا ڕادەیەک، ینی هەموو بڕیار بەدەستەکان لەوێنە، هەموو سۆرشی حزبەکان لەوێنە. ئێمە ئەسڵەن دێن کامە بەرەبەرە پێشتر باشتر بوو هەندێک کەس داهات، بەس ئێستا بەرەبەرە دێ هەر لەوانەیەک هەر مەسئولیەتی حزبیشی نەبی. یعنی ئێمە ببوورە باسی ڕۆڵی پەرلەمانمان کرد، ببوورە بەس با قسەکەم تەواوکەم. ڕۆڵی پەرلەمانمان کرد لە جێگیرکردنی ئاشتی، لە دروستکردنی تەبایی ئەمانە. وتمان هەندێک لە قۆناغەکان پەرلەمان خۆی بۆتە کێشەکەی، کێشە دروست بوونە. جەناب دەڵێ لە خول لە دوای خول خراپترە، ئەمە قسەی جەنابەت. باشە هۆکارەکە حیزبەکان کاندیدی خراپتر ئەنێرن،
یا ئەوەیە کە زۆر بەس لە میوانەکانی ئێرە ئیڵێن زۆر جار ئەڵێن ئەبێ سەرکردە باڵاکان لە ناو پەرلەمانە بن حەزەکەم دواتر کاگارامی لەو بارەوە هەڕ بڕێ ینی هۆکارەکە چییە ئەوەی هۆکارەکان وەکو هەندێک باسشم کرد دەیە بزانێن چێ دێتە پەرلەمان یەکەم جار چێ ئەمانە هەڵدەبژێری حیزبەکان و خەڵکیش دەنگدار و پێوەرەکان چین ینی بەچی تۆ یەکێک هەڵدەبژێری بەداخەوە ئەو پێوەرانێک کە پێویستە هەڵبژێرێ کابرا شارەزایی هەبێ و دەرسۆز بێ و پاک بێ ئەزمموی هەبێ یاسا بزانێ سیاست بزانێ یەک لە بوارەکان ئابووری بزانێ ئیدارە بزانێ ینی زراعی بزانێ هەرشت ینی هەموو پەرلەمان دەبێ هەموو کەسێک شارەزایەکی تێدا هەبێ حتا دێنە سەر ئەوەی کۆمەڵایەتیش بی بای ئەوەش تێدا هەیە بەڵام ئێستا ئەمانە بەو شێوە هەتا ڕادەیەکی باش ینی هیچی ڕەچاو ناکرێ ینی بەڕاستی وە خۆی ئەو ئەندا پەرلەمانی کە دێ ئەویش چ توانایەکی هەیە ینی دێنە ناو پەرلەمان چ دەکە ینی کە دێ نەدەزانی پێشتر پەرلەمان چۆن ئیشی کردووە و دەبێت چۆن ئیش بکە بە پێی پەیڕووی ناوەخۆ بە پێی یاسای پەرلەمان ئەوانیان هیچ نەبینیوە نیاییە بۆیە کە دام و دەستگای پەرلەمانیش ڕاوێژکار بەناو ڕاوێژکاری زۆرتر ئەوان ئەو کەوادرانە هەڵە بژێرن کە لە خزمەتی پرۆسی ئاشتیانی مەبەستەوەیە بڵێن ینی دەبی زۆرتر ململانەتون دەکەن خۆی ئەوەشەیە تعجب دەکە ئێستامە دەبینی زۆر کەسەیە بە خەونیش نەمان کە بیبیتی ئەندامی پەڕان ڕێزمێ لەبەر ئەوەی نێک یعنی حەقینێ ببی بەڵام پەرلەمان لە چێ و ئەو لە چێ کەسی دەبینی وەکو جەنابەت باس کرد بەدوو دیعاە و بەدوو هات و هاوار و دژایەتی حزبەک کاکە ئێمە زۆر دواکەوتون لێرە ینی ئێمە باسی ئەوە دەکەین کورد نازانم چی بەخوای هیچ مشک کێشەمانە کێشە تەنیا ڕکابەری یەکتری و کەس کەفی بە کەس نایە بۆ مەسەری بەرژەوەدی تایبەتیشە بەڕاستی ئی ئابووریە ئەجا خۆمان بۆ مادی بکەین هیچ ئەوەی نە کورد نەگەشتە ئەو ڕادەی وەڵاوە استراتیجیەوە باسی نازانم چی بکانیە کورد لەگەڵی گەشتبیرم تەماشاکەوە ئەمە واقعکە دەرێن مەسەلە تەمە لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم دامەزرا پێشتر لە دوای ڕاپەڕین دەمان بینی تورکیا ئێران سوودی عێراق بەردەوام کۆبوونەوەیانە کرد کۆبوونەکان بۆ دەکرد داویست ئەو ئەزمونە تێکدا بەڵام دوای مادیبوونی نەویست کورد خۆی تێکیدا وەرە تەحەدا دەکە ئەگەر جێتان لێبی ئەو چوار دەوڵەتە پێکەوە دانیشتن لەوەتی شەڕی ناوەخۆ کراوە کاکە گاڵتە نییە شەڕی ناوەخۆ یعنی ئێمە کە باز دەکەین لایەنەکان هەمیان دەبی وەکو لە بەرامبەر دادگا دەبی دادگایی بکرێن ینی کەسێک نهاتوە داوای لێبوردنش لەو میلەتەی بکە هەزاران خەڵک لەو نێوەی چووە وە لەسەر ڕای ئەوەش یعنی مەسەلە ئێوە چین ینی مەسەلە سەرکردانە خۆتان بە خەڵک پیشانادەن ناو خەڵک و قسە بکەن و خۆتە وەرە ئاشتی بەرقەرارکەن هیچ معنایشی نییە هیچ یعنێتەوە خەڵکە ینی وازی لێ بینی و لەو هەموو قەیرانە هەیە گیرفان بەتاڵ و مەسائلی ئەو هەموو دژمنکاری لە هەر چوار دەورێمان با بۆ مێژوو جەنابەت پێما بێ و کاتە لە پەرلەمان بووی باسی داوای لێبوردنت کرد من بیرما جەنابی ڕەحمەتی مام جەلال و جەنابی سەرۆک مەسعود بارزانی ئەوان لە پەرلەمانی کوردستان داوای لێبوردنیان کرد لەبارەی هەڵەیەکی مێژووی کە کراوە کە بە دیاریکراوی شەڕی ناوخۆ بووە هەتا بالعکس وەتای هێمانینە تەلەڤیزیۆن بڵاو بۆ داوای لێبوردن نییە ئەتوار قسە بکەی دژە ئێمە ئێستا دژی شتێک قسە دەکەین معنای نییە ئەوە داوای لێ بەڵام ئەوەش گرنگە لە دوای ئەوە لایەنی کەم شەڕە چەک نەکراوە من بۆ تەکمیلەی قسەکانی جەنابەت پێم خۆشە ینی لەسەر پەرلەمان بوەستین چونکە پەرلەمان پێم وایە پێویستمان بە بیردۆز و بە نەزەریات و بە ئارا نییە بۆی بیسەلمێنین کە چەند گرنگە ینی هیچ دەوڵەتێکی بەهێز نابێ ئەگەر پەرلەمانێکی بەهێزی نەبێ هیچ حکوومەتێکی کارا و ئەکتیڤ و لە ئاستی پێویستانە بێ ئەگەر پەرلەمانێکی باشی لە پشتەوە نەبێ لە پشتەوە بوون بۆ مانایی کە هەم دەستی کراوەکە لەوەی کە بە یاسا هەنگاو بنێەوە لەوەی کە چاودێریەکی باشیشی بکە و بە تایبەت بۆ ئێمەی کوردستانی بەڵام ئەوەی کە جەنابەت باسێکەی کەوەی کە گەڕ لە دوای گەڕ و خوڕ لە دوای خۆر پەرلەمانی ئێمە بەرەو لاوازبوون چوە خۆ لاوازبوونی ئێمە هەڵسەنگاندنی پەرلەمان بە
بە ئینتاجەکەیەتی بە بەرهەمەکانێتی یعنی ئێمە یاسایەکان لە هەموو کەس زیاتر دەرک بەم ئازاراکەن کە ئێمە زۆر بەداخەوە ئەم قسە حقیقەتێکی تاڵە کە بیڵین دوای 28 ساڵ لەوەی کە ئێمە خاوەنی پەرلەمانی خۆمانین ئێستش زۆرینەی زۆری ئەو یاسایانەی کە لە کوردستانە جێبەجێکرێ یاسای خۆمانەی نین یاسایەک نین کە بە دیدێکی کوردستانیانە نووسرابن یاسایەک نین کە بۆ کۆمەڵگەی کوردستانی نووسرابن بەداخەوە بەشێکیان لە قۆناغێکی زۆر مەترسیداران نووسراون و بەشێکیان خاڵی زۆر دژایەتی بۆ کوردستانتیایە یعنی من ئەگەر یەک نمونەی سادە بێنمەوە من دەستخۆشیم هەیە بۆ خولی یەکەم و دووەمی پەرلەمان مانای ئەوە نییە هەوڵی خولەکانی دیکەش نادیداگرم بەڵام ینی لە بەراوردێکی زۆر سادەیە خولی یەکەمی پەرلەمان کە مامۆستا نێمەت خۆی لەوێ بووە لەوەی کە پێما بێت لە 2/6/1992 یەکەم دانیشتنەکەن هەتا کۆتایی ساڵی 1992 باشە ئەپەرژێنە سەر ئەوەی کە 16 یاسای زۆر گرنگ لەگەڵ 48 بڕیارە بدەن لەو ماوەکەمەیە لە کاتێکاکە ئێمە نە بنیاتێکی ئەوتۆمان هەبوو نە ئەو توانستەمان هەبوو کە وەکو ئێستا بێ نەتەجربەیەکیش هەبوو بەڵام لەبەر ئەوەی کە حیزبەکان لەو کاتەیە ئیرادە سیاسیەکە ئەوەندە بەهێز بوو کە پێویستە ئێمە مادام یەکەم هەنگاوی سیاسیمان دوای ڕاپەڕین بریتیە بێ لە هەڵبژاردننی پەرلەمان و ئێمە ئەبێ بەرەو مؤسساتی بچین بەڵام لە ئیستای دیمەنەکە عکسکەرەوە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەوە تقریباً 14 مانگە بەسەر تەمەنەکەیە تێپەڕێ تەنها 3 یاسا و 16 بڕیاری دەرکردووە کە بڕیارەکانیش دەست لە کارکێشانەوەی ئەندامەکانی و ڕاستپاردنی حکوومەت و چی مەبەستی منە بڵێم چی ئێمە ئێستا ئەبێ بین ئەوەی کە لە چەند مانگی ڕابردووە ڕوویدا با بڕوە بەس خۆ زەرورە حیزبە سیاسیەکانی ئێمە ئێستا بێن لێکی بدەنەوە کە ئێمە لە نەکاراکردنی پەرلەمانە چیمان دەستکەوت لەوەی کە سەرۆکی پەرلەمان ناوبڕێگوڕین وەرەوە زۆر بەڕێزان ناوبڕەگەڕین و دووبارە دەگەڕینەوە لاتان بۆ درێژەدان بە گفتوگۆخۆن. دووبارە سڵاو درێژە بە گفتوگۆکەمانە دەین. دکتۆر خولەکێکت مابوو لە کاتی خۆت قسەکانت تەواو زۆر باشە من ئەمیست ئەو خولەکە بووە بەکاربێنم کە فاکتەرەکانی ئەو ڕۆژە خراپی کە پەرلەمانی ئێمەی تێکەوتووە بەشێکیان ڕەنگە پەیوەندی بە یاسای هەڵبژاردننی ئێمەشەوە هەبێ کە ئەو دەرفەتەی کە مامۆستا فەرمووی ڕەنگە دەرفەتی ناجۆری خوڵقاندە بێ بە جۆرێک لە جۆرەکان لەوەش لە کۆتاییە لەگەڵ ڕێز و حرمەتم ئەو پەڕەکەی بۆ ئەندامانی بەڕێزی پەرلەمان بەڵام ڕەنگە هەندێک کەسیشی بردبێتە پەرلەمانەوە لە چوارچەوەی پیادەکردنی ئەو سیاسەتە پۆپۆلیستیە زاڵی کە لە کوردستانە هەیە کە دەرفەتی ئەوەی بۆ ڕەخساندە بێت کە لە ئاستی بەرپرسیارەتەکان نەبوو بێ فاکتەری دووەم ڕەنگە پەیوەندی بە خودی پەرلەمانەوە هەبێ کە ئەمەشیان هەر پەیوەندی بە هۆکاری یەکەمەوە هەیە کە تۆ کەسانێکی لەگەڵ حرمەتم دەرفەتێکی بۆ دێتە پێشوە لە ئاستی بەرپرسیارەتەکەیان نییە دوجار ڕنگدانەوەی وا ئەبێ کە موئەسسەکە زۆر بە خراپی بچێتە ژێرباری ئەو ململانی و ناکۆکە سیاسیانەی کە هەیە یعنی من پێم وایە ئەوەی کە دوێنێ بەڕێ سەرۆکی پەرلەمان لە یەک ڕستەیە کورتی کردەوە مەشهەدەکەمان زۆر بە جوانی پیشانەدا کە بەڕوونی وتی من لە 5 مانگی ڕابردووە دەست و پێم پەیوەند کرابوو کۆت کرابوو لەوەی کە نەمەتوانی ئیدارەی ئەمە من پێم وایە ئەمە داوای لێبوورنەگەشی جوان بوو سەرۆکی زۆر جوانە بەڵام لە ڕوونکردنەوەی هۆکارەکە ڕوونی کردەوە کە تۆ کاتێک بە ئیرادەیەکی سیاسی دەست و پێی سەرۆکی پەرلەمان کۆت و پەیوەند دەکەی لەوەی کە نەتوانێت ئیشەکانی خۆی بە باشی بکە ئێستا کاتی ئەوەیە ئێمە ئەم پرسیارە وەڵام دەینەوە فەرمووی ئێمە چیمان دەستکەوت لە نەکاراکردنی پەرلەمان چیمان چنیەوە لەوەی کە لێگەڕاین پەرلەمان نەتوانێت لەم قۆناغە هەستیارەیە ڕۆڵ و کاریگەری خۆی ببینێ چیمان دەستکەوت و بۆیە من هیوادارم ئێستا ئەمە لانی کەم شۆکێک بێ کە تەجربەیەک بێ سوودمان لێ وەرگرت بێ لەوەی کە چیت ڕێگە نەدەین کە ململانە سیاسەکان بگەێنینە هەموو ئاستەکان وڵا بکەین تەنانەت کە دامەزراوەی گرنگی پەرلەمانیش بۆ دەرجارنەکانی داهاتوش هەر بە دڵنیایەوە ئێمە هیچ چارەیەکمان لە بەردەستان نییە ئەگەر بێت و یاسای هەڵبژاردننی خۆمان هەموار نەکەینەوە من پێم وانەیە بتوانین ئەزمونێکی سەرکەوتی وە خولی یەکەم و دووەممان کاگەرام شتێکی گرنگی باس کە من خۆشم حەزم کرد لەسەر ئەو بابەتە بڕۆم ینی باسی کاریگەری ئەو ململانەیە کە لە میدیاوە کرێ یا ئەو ناکۆچەتوندەی کە لە میدیاوە ڕەنگایەتەوە بەسەر ئێستا و نەوەکانی داهاتوش منیش ئەمە پێ خاڵێکی زۆر گرنگە چونکە بڵین و نەڵین ئەم مێژووی ئەم ململانێ و ناکۆچەتوندانی کە لە کوردستانە هەبووە هەر چۆنێکمان بێ هەر یەک بەقەدەر خۆی و لە قۆناغی خۆی کاریگەری خراپی هەبووە لە ڕووی کۆمەڵایەتی و فەرهەنگیەوە بۆ سەر بیرکردنەوەی خەڵک بۆ سەر دۆخی خەڵک بۆ سەر پەردبوون و دابەشبوونی کۆمەڵگەی کوردی
بێگومان هەیان بووە هەرێک لە خۆنا بەڵام من ئەم قۆناغی ئێستا بە قۆناغێکی زۆر مەترسیدارە بینم لەبەر ئەوەی کە ئێمە ئێستا نەوەیەکمان هەیە پێڵن نەوەی سۆشیال میدیا و نەوەی تەکنەلۆژیای گەیاندنی خێرا واتە ئێمە هەرچی ئەو ململانەیە کە حیزبەکان جادوو حیزبن یا کۆمەڵی حیزب بن لە نێو خۆیانە لە ڕێی میدیاکانیانەوە لە ڕێی میدیای ڕسمی و سێبەریانەوە ئەیکەن هەمووی لە ڕێی شاشێکی زۆر بچووکەوە ئەگات بە گەنجەکان ئەگات بە تەمەنی خوار گەنجەکان هەرزەکارەکان و ئەگات بە زۆر لە مناڵەکانیش و ئەگەر خۆیان حەسپێن ئەمە کاگاتە لە ڕێی شاشەکە ئەگاتە بەردەستی بەبێ ئەوی خۆی بۆی بگەڕێ لە ڕووی دەرونیەوە کاری تێیەکە کە کاری تێکرد کاردانەوەیە بێ ئەم گەنجە یاخود ئەم هەرزەکارە کە ئەم ململانەیە کاری تێکرد و کاردانەوەکەی دەرپەڕان کاردانەوەکەی چییە ئەبێتە بەشێک لەم ململانەیە کە بوو بە بەشێک لەم ململانەیە واتە ئێمە ئەو نەوەیەمان دۆڕان ئێمە کۆمەڵگە بە چی زۆر پێشەکەی بە چی کولتوری ئاشتی بڵاوە بێتەوە بەچی ئەو وڵاتە پێشکەوتوانە کۆمەڵگە پێشکەوتوانە چۆن گەشتێ نەوە لە دوایینەوە کولتوری ئاشتی زیاتر قوڵبۆتەوە بەڵام ئێمە بەداخەوە لە مەوزوعی گەنج و هەرزەکار بۆیە ئەو لایەنانەی کە لە ناو ململانەی توندا حەزی پێیەکەن یاخود ئەو کارکتەرە سیاسیانەی لەناو ئەو لایەنانە حەز بە بوونی ململانەی تند و ناکۆچیەکەن ئەبێ لە خەمی لایەنی کەم مناڵەکانی خۆیانە بن کە وا پەروەردە نەبن ئەبێت لە خەمی لایەنی کەم کەسوکاری خۆیانە بن مناڵە بچووکەکانی کە ئێستا 6 ساڵ و 7 ساڵن گوێ لەو شەڕە قسەیاگرن ئێوە سیرکەن ئەو کاردانەوەی سیرکە ئەوەی کاگاران باسی کە زۆر جوان سیرکەن ئێستا لە ماوەی 2-3 ساڵە چنەوەیەکی جنێو فرۆش لە ناو سۆشیال میدیا دروست بووە یعنی تۆ باش و خراپ بڵێ ئەو جنێوت پێیە من خۆم بەڕاستی یعنی ئەگەر هەستێکم بەرامبەر ئەوە هەبێ بەرامبەر ئەو جنێو فرۆشی هەبێ من ئەوەی دڵم بۆ یەسووتێ چونکە هەڵخەڵەتاوە لە خشتە براوە خۆی جیرۆدەی کۆمەڵە کێشەی بەڕاستی هەندێک کێشەی هەمووی خەتای گەنج و هەرزەکارەکان نییە کێشەی ئابووریمان هەیە کێشەی تەوەدراتی سیاسیمان هەیە کێشەی ینی لە خەمانەبوونی گەنجانمان هەیە پرۆژە نییە بە هەرۆ توانەکانی خۆیانی تیا جێبەجێ بکەن حەزەکانی خۆیانە تا بێنە دی توانەکانی خۆیان بخەنەگەر بۆی داهاتێکی داراییان دەستکەوێت بێکاری زۆرە ئەم مشکیلانە خۆیان گیرۆدەی ئەمانن تۆ شەڕەکەی بۆ هێنیتە ناو شاشەکە لەبەرۆ کاردانەوە ئەبێ جنێوەیە بەڕاستیەوە جێی ناومێدیەکە ئەیبینی هیوادارم وانە بێ مناڵێم هەر کارکتەرێکی سیاسی هەر باڵا دەستێکی سیاسی هەر حیزبێکی سیاسی بۆ نمونە لە زیاتوی تۆ پارە لە چەند پەیزێکە سەرف بکەی بۆ ئەوی کە شەڕەجنەی پێ بکەیت دێم ئەم پارەیە ئەەکەم لە گەڕێکی خۆم کاکرد لە شارێکی کە لە شارستکەیەکی لاتەرێکی فەرامۆشکراو ئەیکەمە پرۆژەیەک بۆ گەنجان بۆ مۆسیقای گەنجان بۆ نیگارکێشی بۆ وەرزش بۆ ئیشکردن بۆ فێربوونی مهنە حەزم کرد لەم بارەوە باسی ئەو بکەم هیوادارم لەمە دوا زۆر لە خەمی ئەمنەوە یابین کە تا خەمان لێ نەخوارد بەڕاستی ئەم خاڵی جەنابەت ئیشارەت پێدا زۆر گرنگە و پێویستە هەڵوەستەی لەسەر بکەین ئەگەر دەرفەتی من بدەن هەر وەکو تەنقیبێک لەسەر قسەکانی کاک دکتۆر و پەرلەمان تەوەری بەرنامەی ئێمە ناکۆکیەکان و ئەو کاتانەیە کە ڕێکبووین من بۆ مێژوو دوو هەڵوێستی پەرلەمان باس بکەم کە چۆن توانیوێتی دەور ببینێت لە چارەسەری کێشەکان یەکەمیان لە خولی یەکەمی پەرلەمان کاتێک کە شەڕی ناوخۆ دروست بوو ژمارەیەکی زۆر پەرلەمانتاری هەردوو لایەنە سەرێکیەکە و لایەنەکانی تریش مانیان گرت لە دژی ئەم شەڕی ناوخۆ کە ئەمە هەڵوێستێکی بەڕاستی نیشتیمانی بوو لە خولی دووەمی پەرلەمان بە هەمان شێوە پەرلەمان بڕیاریدا پرۆژە یاسا لە دوو ئیدارەی سلێمانی و هەولێر وەرنەگرێت و یاسا دەرنەکات تا ئەو کاتەی ئەم دوو ئیدارەیە ئەبێتەوە یەک و ئەمە گوشارێکی گەورە بوو وای کرد دوو ئیدارەی سلێمانی و هەولێر ببێتەوە بە یەک حکومەتی هەرێمی کوردستان بواتە بەڕاستی پەرلەمان ئەتوانێت دەور ببینێت ئەگەر کارا بێت ئەتوانێت دەور ببینێت بەڵام ئەوەی کە ئێستا پەرلەمانی پێگەیشتووە و ئەم قۆناغی کە ئێمە دەیبینین کاک دکتۆر جەنابەت زۆر جوان ئاماژەت بە خاڵێکی استراتیجیدا یاساکانمان و یەکێک لەو یاسایانەی کە پێویستە بەڕاستی هەموار بکرێتەوە یاسای هەڵبژاردنە ئەم سیستەمی لیستی نیمچەکراوە ئەگەر لەسەر بنەمای ئەوە بوو بێت کە دەرفەت بدرێ بە تاک بۆ ئەوەی کە خۆی کاندید بکات و بچێتە پەرلەمان لەلایەکی ترەوە بەڕاستی کواڵەتی توانای پەرلەمانتاری
لاواز کردووە و ئەوە من نیم ئەم قسەیە دەکەم ئەمە هەموو خەڵکی کوردستان کاک نیعمەت قسەیەکی باس کرد ئێستا لە شەقام و وەکو جەناب دووتر لە سۆشیال میدیا و لە فەیسبوک و لە هەموو شوێنێک ئەمەندەی قسە و جنێ و بە پەرلەمان دەوترێت و ئەم مستەلاحی کە ئەڵێن پەرلەمان زیادە پەرلەمان بۆ چییە کە ئەمە بەڕاستی ئاماژەیەکی زۆر ترسناکە بۆیە جارێکی تر پێداچوونەوە بە یاسای هەڵبژارنەکان و گوشار خستنە سەر هێزە سیاسیەکان کە تەواو ئیتر پێویستە ئێوە کارێکتەرە بڕیار بەدەستەکان بێنە ناو پەرلەمان پێویستە پەرلەمان بتوانێت ببێتە ئەم مەرجعی کە کێشە استراتیجی کێشە نەتەوەییەکان و ئاراستەی سیاسەتی نەتەوەیی بکات لە خاڵی ترکە جەناب دەستورت کرد بەتەکید لە خاڵێکی تری زۆر گرنگ مەسلەی نەبوونی دەستوری هەرێمی کوردستانە لە دوو خولی پەرلەمانی لە خولی یەکەم پرۆژە دەستوری هەرێمی کوردستان گەڵاڵەکرا کاک نیعمەت دەزانێت کە چەندین کاری لەسەر کرا لە خولی دووەمی پەرلەمان لیژنەیەکی دەستوری ئامادەکرا ئەم دەستورە هێزە سیاسیەکان مشارەکەیان کرد ڕۆشنبیران لە هەموو چین و توێژەکان بە گەیاندنی ڕاو بۆ چوون گەیشتە ئەوەی دەستوری هەرێمی کوردستان ئامادەکرا و لە پەرلەمان دەنگی لەسەردرا کە ئەمە دەستکەوتە بەڕاستی بەداخەوە ناکۆکی سیاسی دیسان ململانەی نێوان هێزە سیاسیەکان وای کرد کە ئەم دەستورە نەخرێتە ڕفراندۆمەوە و جێگیر نەبێت کە ئەگەر ئێمە ئێستا دەستورمان لە هەرێمی کوردستان هەبایە بۆ پارێزگاریکردن لە مافەکانی هاوڵاتیانی کوردستان لە قوارەی هەرێمی کوردستان ئاماژەمان بە دەستوری عێراقی نەدەدا یان ئەگەر ئاماژەشمان پێدا بە پێش ئەوە ئاماژەمان بە دەستوری هەرێمی کوردستان دەدا کە زامنی پارێزگاری لە قواری هەرێمی کوردستانە بەداخەوە کە تەبایی دەستوری هێنا قۆناغێکی زۆر باش ململانەیە دیسان وای کرد کە ئەمە هەرێمی کوردستان لەم دەستورە بێبەش ببێت ماوەیەک بوو بە حملەی انتخابی دەستورە بگەڕینەوە بەس لە پەرلەمان دەنگی لەسەردراوە ینی قۆناغێکی زۆر زۆر باشی بڕیوە قۆناغی دوای ئەوە خستنە ڕفراندۆمە ئەم دەستورە ئەمە چەند ساڵە لە پەرلەمان وەکو ئەڵەیە کە بە دەردی ئینگلیزەکان دەڵێن سلیپینگ ئۆن دە شەلف لەوێ خەوتووە و کە کاری پێ ناکرێت کە ئەمە بەڕاستی پرسیارەکە ڕەنگە ئەوەش بێت چیمان دەستکەوت لەوەی کە ڕێگریمان کرد کە ببینە خاوەنی دەستور ئایا هەبوونی دەستورێکی با بڵێن بە دڵی هەمووش نەبوو بێ با بڵێن خراپیش بێ باشتر نییە لەوەی کە هەمان بۆ چوونمان لەسەر دەستوری عێراقی هەیە لەوانەیە 100% بەدڵی کورد نەبێت دوژمنانی کورد سوودیان لێوەرگرت حیزبێکی کوردستان سوودی لێوەرنەگرت کاکە دکتۆر بەرهەم کاک نیعمەت نەزانم ینی من پێم وایە کاتی ئەوە هاتووە ئێمە پێناسەیەکی نوێ بۆ کاری پەرلەمانی بکەین بەڕاستی کاری پەرلەمانی ئێستا بۆ چوونێک بڵاو بۆتەوە لە ناو کۆمەلگادا یان پەرلەمانتار لە کاتی بانگەشە ئەوەندە وعدی بریقەدار و بەڵێنی بریقەدار بە خەڵک دەدا ئومێدی خەڵک بەرز دەکاتەوە پەرلەمان موسسەیەکە کە کاری دەستە جەمعی تێدا دەکرێت نەک تاکە سوارێک لەوێ بڵێ من ئەچم هەموو شتێکتان بۆ دەکەم دواییش بەداخەوە کە دەزانێت پەیڕەوێک هەیە پرۆگرامێک هەیە کە کاک نیعمەتیش باسی کرد پەرلەمان کاری پێ دەکات دواتر ناچار دەبێت ئەم پەرلەمانتارە یان ئەچێت دەبێتە پاڵەوانی میدیاکان ئەوەندەی لە میدیاکان ڕخنەوە لە حکوومەت دەگرێت و قسە بە حکوومەت ئەڵێ و دەستەواژەی نەشیا و بەرامبەر ئەو موسسەیە بەکاردێنێت دەبینی پەرلەمان ئالیەتی خۆی هەیە ئەگەر کارا بێت ئەتوانێت زۆر باش چاودێری حکوومەت بکات ئەگەر کارا بێت ئەتوانێت یاسای باش دەربکات ئەتوانێت لێپرسینەوە لە حکوومەت بکات ئەمە بەڕاستی بە میدیا و بە فەیسبوک و بە هاتوهوتی ڕاگەاندن ناکرێت ئەبێ پەرلەمانتار شارەزا بکرێت لەو بوارە یەکێتی پەرلەمانتارانیش دەبوو هەوڵی زیاتر بدەن یان پرۆژیان هەبێ بۆ ئەوەی کە هەندێک خول بۆ پەرلەمانتارەکان بکەنەوە کە دەچنە پەرلەمان بەڕاستی ئاشنایان پێوەرەکانیش بگۆڕن بە دڵنیاییەوە هەموو ئێستا تقریبا هەموو کۆکن لەسەر ئەوەی ئەمە باسی ئاشتی و تەبایی و گرنگی ئاشتیەکەین ینی پەرلەمان کە دەستگایەکی کاریگەرە پەرلەمانتارەکان کە هەمیشە لە میدیا دەرەکەون هەنیزاری وایە کۆبوونەوەی لە ژوور ئەوان لە دەرەوە قساکەن بۆ میدیا گرنگترین کۆبوونەوە بە زیانە لە دەرەوە قساکە کە ئەوان لەسەر شاشن ئەوانی کە هەڵبژێردراون ینی ناڵێم هەمووی بەشێکیان لەسەر ئەساسە بووە کە تۆ تونترین کەس بە بەرامبەر نارەکەم بۆ ئەوەی کە دەنگێت پێ بەداخەوە ئەم پێوەرە تا ئێستش هەیە بەڵام خۆی کێشەکە هەم لای حیزبەکانە و هەم لای خەڵکی شێوە ئەو شتێکە پێڵن سەقافەتی انتخابی ینی کولتوری هەڵبژاردن لەناو کوردستان لاوازە بەڕاستی ینی ئێمە هەموو خەڵکی کوردستانیم و ئێمە لەو خێزانانەی کوردستانین بەڵام پێوەەر لای تاکی کوردستانی تا ئێستا
پێوەری دروست نیم بۆ دەنگدان بۆ هەڵبژاردننی کاندید مەسەن پێوەری ڕەنگە هەندێک وەلای عشایری و خزمایەتی ئانە ڕۆڵی هەبێ پێوەری ئەوەی کە ئێستا زۆر مۆدلێتی وتاری پۆپۆلیستی و تند و این بێ ئەوە ینی بێ مساوامە بێ سازش تند گەرمکردنی میدیا ئەمە ڕۆڵی هەبێ و زائیدەن ئەوەی کە تۆ سەر بە چ حیزبێکیوانە بەرنامەی ئینتیخابی و ئەمانی کاک ئارام باسی کرد هەر بەڕاستی سەیرەیەکێک بێت پەرلەمانتارێک بێ بڵێ من هەر 4 ساڵەکە موچە وەرناگرم واژەکەم حکومت هەموو پاشەکەوت و موچەکانتان باتەوە لە ماوەی ساڵێکات و خەڵک باوەڕەوە بکات کە دۆخی کوردستان ئابووری کوردستان ئەبینرێ و تا بڵین پەرلەمان تێش پەڕی و کەسیش وازی لە موچە نییە ناومانە بەڵام کاک نیامەت با هەر بینەوە سەر مەوزوعی تۆزێک پەرلەمان زۆر لەسەری ڕۆیشتی ئەمە وەکو دەستگایەکی گرنگ بۆ ڕۆڵبینی لە ئاشتی بۆیە باسمان کرد زۆر با بڵین ئەگەر ئێستا لەم دۆخە تەبایی و ئاشتێکی وەکو سەردەمی ئەوەی سەردەمی سەرۆک بارزانی و جەنابی مام جەلال یادی بەخێر شتێکی ئاوها دروست بێ کورد چەند پێی بەهێزە بێ پێگەی کورد چەند بێ لای دۆستانمان لای دۆستانی دەرەوەمان لای دوژمنانمان چ ڕنگدانەوەیەکی هەبێ وێن چەند پێویستە ئێستام خۆی ئەوەی کە کورد دائمەش کەسی دێنی بەرامبەر خەڵک تێڕوانیری خەڵک چۆنە بەرامبەر میلەتی کورد بەرامبەر قیادەی کوردی بەرامبەر حکومەت بەرامبەر پەرلەمان ینی ئەمە ینی هەڵسەنگاندنێکە کە دەتوانێت هەرس و کەوت دێنێ دەوڵەتەکان ڕێکخراوەکان یعنی هەموو کەسێک کە بینی حکومەت یاخود پەرلەمانی کوردستان یا سەرکردایەتی کورد ینی بە هەیبەت و پێکەوە دائیمەن کار دەکەن و لەگەر یەکترینە خەڵکیش وەکو دەرە شەرمی لێ دەکات بەڕاستی ینی بەڵام کە دەبینێن هەرێکە ڕووی لەلایەکە و نارەکان بێن ئێمە چاک بکەنەوە ینی تۆ مەسەلەن لێ ڕابسی خەڵک شانازی دەکە بە ئیتیفاقی واشنگتۆن یعنی لێ ڕات و بچی لەوێ باشە دی تۆ چ بەرات بوو لێرەوە نییە هەمومان خۆمان بە دەرسۆز دەزانین ئەنی چ مشکلێشی گەورە هەبووی مە پێکنین یان لە ئێستاوەش مەسەلەن ینی دائما ئیشەکانی خۆمان وا لێ کردووە کە ئێمە هەوڵ نەدەین خۆمان چارەسەری بکەین دەبیە کە چکە بێ بۆمان چارەسەر بکە بۆ ئێستا لە مەسەلەن باسی عێراق دەکەی عێراقکە بەو شێوەی کە ئێستا هەیە تەمەشا دەکا هەرێمی کوردستان وەزعی چۆنە خۆی عێراق زۆر لاوازە بەڵام سەیری ئێمە دەکەن وا دەزانێت ئێستا ئەوان بەهێزن ینی ئەوە زۆر مشکلەیە بەڕاستی ئەنی هیچ ئومێدەکەوان مافەکی خۆت وەرە بگریەوە ئێستا ئێمە یعنی دەبی ببورن منەوە قسەیەکەم یعنی ئەگەر خۆمان بەهانەی خۆمان دانێن یعنی دەبی ببوون ئەو قسەیەکەم ئەو فیدراڵی کە هەمانە بێزت لێ دێ یعنی هەردرێ ئەمە چی هەمانە بەرە وا لێ دەکات و یعنی ئەو فدرالێنی ئەوەی کە هەمان بوو ئەوەی کە بە ئیشمان لەسەر دەکرد بۆیە دەبی زۆر بە ئاگاداری و بە هەستیاری ئێمە لە پاشەکشەی ئەگەر هەروە بڕۆین یعنی تەسەوەر کە میلەتی کورد زۆر سەیرە هەرێکە قسەیەک فڕێ دەدا دنیایە گۆڕانکاری لەسەر ئەو قسە دەبی کابرا بۆ خۆی قسەیەک دەکات یان هەرس و کەوتێک دەکات نەتاندی لەو ڕۆژانە مەسەلەن باشە تۆ قسە دەکەی باش ئەو هەموو دەنگی ئەو هەموو شتە لە دوای دێ ئەو هەموو قسانە لە دوای دێ ینی بەڕاستی وەزعێکی ئەو ڕۆهاتە ئەوەی کە دەبێ خاوەنداریەتی بکرێ کاکە دەبێ قائیدێک پەیدا بێ قائید ئەگەر خۆی پەیدا بێ دەیبێتە خوارە لەگەر میلەت بێ جوولەی هەبێ هەر کەسێک جوولەی نەبوو نابی دەبێ حرەکە بکەی بێ حیزبەکان ببینی بێش خۆ دیتمەن پێشتری چۆن بوو وە نەبوو کە باست کرد ئەو دوو کەسە و مام جەلال و کاک مەسعود هەموو دائیمەن خەمێک هەبوو لەو گۆڕەی ئەوزە چۆن دەکرات چۆن هەرەوە شتێکا بوو دائیمەن دەبیندراشت ئەنی جارێک ئێمە لەگەڵ مام جەلال دانیشت بووین وتی کاکە ئێوە مشکلەی ئێمە نێو حزبەکان ئەنی کێشەکە بوو لە مابەنێشێتی پارتی گوتی ئەمە چووم بە 5 دقە حەلمان بەڵام کێشەی گەورە لە بەغدایە ئێمە دەبێ هەموو بۆ ئەوێ یعنی ئەمە کێشەکانی خۆ زۆر ئاسانە
بەڵام نازانم ئەوە هەر عقلیەتی کورد نەفسیەتی کورد یعنی پاشان و ئەو ئێرادەی عشاعری و خێرچی و بەرژەوەندی و هەروەها کاریگەری دەور پشتی زۆر ئەو کاری ئەنی ڕۆلی هەیە بۆیە دەبێ ئەمە بەهانای خۆمانەوە بێن دەبێ ینی بە هەر شێوەیەک بێ دەبێ ئەمە تۆ یەک دەنگ نەبووی دوژمن نتوانێت بە ئاسانی لایەک بەرێ بۆ یەک دەنگ نبین ینی بۆ چێ ینی ئێستا پەرلەمان کاتێک شانازی بە پەرلەمان دەکەن وەزیری ڕۆشنبیری بەڕەحمەت بی ناوکەم کافەرەت کردی کاکەی دوسێ جار وەزیر بەخۆی وەزیر دوسێ جار لە خۆی داوەت کراوە لە سوید لە فلان شوێن هاتووە تەئیدی لە نەک پەرلەمان لە یەکێتی پەرلەمانتاران وەگرتووە کە ئەمن بە نوێنەراتی ئێوە دەچم تەسەوەرکە نەک هەر پەرلەمان یعنی پەرلەمان زۆر گەورەیە لە دنیا یعنی ئێمە چەند سەردانی پەرلەمانمان کردووە سەردانی پەرلەمانی ئەوروپامان کردووە زۆربەی دەوڵەتەکان فەڕەنسا یعنی بزانێت بەس شێوەیەک کە گوتت پەرلەمان ئیدی بڕایەوە بۆ ئێستا خەڵک ئاشتی لێرە کەس نازانی ئاشتی لە چێە ئاشتی لای حزبەکانە هیچ لای حکومەتە هیچ لای پەرلەمانە هیچ ئێکاکە پەرلەمانە تو دەبی ئاشتی ئەسەن لای تۆبی خۆی بە قانون تۆ مەرزەعی بەڵام بەکو جامات برادران باسییان کرد یعنی ئەو ئاشتی بەو شخصانە زۆربەی ئەو شخصانە ناکرێت سەبەکەی ڕەنگە مامەسا عەفومەکەی ئەگەر ئیجازە بفەرموویت بە قەناعەتی من ئەوەیە کە ئێمە کوردەواری با پندێکی تریش زیاد کەم کاکبەرە ئەڵێ مارانگەستە لە گوریسیش ئەترسەیە ینی ئەوە خۆ کورد جوانی فەرمووە بۆیە ئەگەر ئەمە بگۆڕین بۆ لۆجیکی سیاسی ئەوەیە کە ئەبێ ئەو ئەزمونانەی کە تاقی کراونەتەوە و نەتیجەکانی زۆر کارە سادبار و خراپ بوون خۆ ئەبێ سیاسی بایی ئەوەندە لۆجیک و ئازموودە بێ کە هەوڵدا دووبارەی نەکاتەوە یعنی ئێمە چیمان لە ململانەکانی 94 تاوەکو 98 و دواتر بۆ 2000ەکانی خۆمان چنیەوە دواتر مادام ئێمە مەحکومین بەوەی کە پێکەوە ڕێککەوین گرنگ نییە من لە واشنگتن ڕێکەکەوین یا لە هەولێرە لە هەر شوێنێکی تر گرنگ ئەوەیە کە ئێمە کار بەرەو ڕێکەوتن بکەین یعنی ئێمە شەڕی ناوخۆمان دووبارە کردەوە بەداخەوە ئەزمونێکی هەتا بڵێ کارە سادبارەوە پەڵەیەکی ڕەشە بە ئەزمموی دوای ڕاپەڕێنی ئێمەوە بەڵام دوجار مەحبوون من بۆی کە ڕێکەوین بە دوای ئەوەیە دوو ئیدارەیمان تاقی کردەوە بۆمان دەرکەوت کە ئەزمونێکی شکست خواردووە و تا دێ کاریگەری لەسەر ئامانجی استراتیژیەم گەلە دروستەکە بۆمان دەرکەوت کە خراپە هاتین ڕێککەوتین و دواتر ململانەی سیاسیمان بە جۆرەها لیڤڵ و بە جۆرەها ئاست و بە جۆرەها شێواز و بە جۆرەها شەخص تاقی کردەوە بۆمان دەرکەوت کە هیچی لێ سەوز نابێت جگە لەوەی کە ئیستینزافی تاقەیەکی زۆرەکرێ ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەوەیە کە ئەم چەند مانگی ڕابردوو ئەم ململانێ سیاسیە بێهۆکار و بێفاکتەرانەی کە ئێستا هەن وای کردووە کە ئێمە بالفعل لە بەرامبەر بەغدایەکی لاوازە ئێمە لاواز دەرکەوین دەناخۆ بەهێزی بەخا لە چیایە عادەتەن وڵاتان کە ئەڵێن وڵاتێکی بەهێزە لە دوو فاکتەرا خۆیە بینێتەوە یا ئەوەیە سوپایەکی بەهێزی هەیە یا ئابوووریەکی بەهێز هیچ وڵاتێک پێی ناوترێ بەهێزەگەرم دوای نەبێت عێراق تەماشا کە سوپاکەی ئێستا بەکردنی لەلایەن 67 میلیشیا و گروپی چەکدارەوە بۆتە بەدیلی و ئابوووریەکەشی ئەوە تاخۆ لە پێش چاومانەکە چەند ئابوووریەکی داتەپی و ڕەنگە لە ڕووی ئابوووریەوە بۆ پێی کە دەوڵەتە و قەرز و احتیاطاتی بەنکی مرکزی وانەی لە بەردەستە لە چاو ئێمەیە باش بێ بەڵام بە هیچ شێوەیەک عێراق بەهێزە نییە کە ئێمەی لە ئاستا لاواز بین ئەگەر بێت و خۆمانمان لاواز نەکرد بێ بەڵام مەترسیە گەورەکە چییە ئەوەیە کە سیاسەتێکی پۆپۆلیستی زۆر خراپ لە چەند ساڵی ڕابردووە باڵی بەسەر ساحەی سیاسی کوردستانە کێشاوەکە من ناڵێم کێ پۆپۆلیستە و کێ پۆپۆلیست نییە بەڵام ڕنگدانەوە و کاریگەریەکانی لەسەر ڕەوشی سیاسی و حکومڕانی کوردستان زۆر بە مەترسیداری دەرکەوتووە و مەترسی پۆپۆلیزم لە دەورانی پەتای کۆرۆنایە لەسەر ئاستی جیهانیش زۆر بە خراپی دەرکەوت لەوەی کە تەنانەت سڵەوە نەکرایەوە کە پەتای کۆرۆناش بۆ ئامانجی پۆپۆلیستی بخۆزرێتەوە و دوجار بینیمان وڵاتانی وەکو ئیتالیا و بەرازیل و تەنانەت ئەمریکا و پۆڵەندا و ئەوانە چەند بە قورسی باجەکەیاندا و من هیوادار بووم کە بە سیاسیکردنی کۆرۆنا لە لای خۆشمان و قۆستنەوەی بۆ ئامانجێکی مەرحەلی چەند سەعاتی ناپێویستی سیاسی و پۆپۆلیستی بەداخەوە ئێمەشی بە ئەم ڕۆگەیان و ئێمەشی خستە ئەو نمونە قێزەون و مەترسیدارانەی کە لە دنیاە هەن هەر لەبەرەوەیە کە ئێمە بەڕاستی ئەگەر سیاسەتێکی پۆپۆلیستی ئاواز زاڵ لە کوردستانە باو نەبوو بێ من پێم وانەیە کە جورئەتی بکردایە بیوتایە بە قەوارەی کوردستان
هەڵوەشێتەوە ئەگەر سیاسەتی پۆپۆلیستی ئەوەندە زاڵ نەبوایە و هەموو شتەکان بۆ ئامانجێکی سیاسی زۆر کورتخایەنی ڕۆژانە چکە سیاسەتی پۆپۆلیستی ئەوەیە ئیشی بەمڕۆیە گوێی لێ نییە ینی بەلای ئامانجی استراتیژیا ناچێ گوێی لەوە نییە سبەی گرنگە چی بکە گرنگەوەیە ئەمڕۆ چۆن دەرکەوێەوە ئەمڕۆ لە سوۆسیال میدیا و لە ناوەندە پۆپۆلیستەکانە چۆن باس بکرێ هەر لەبەرەوەی ئێمە وامان لێ هاتووە ئێستا وەکو من لە سەرەتاکە شاوتم ئامانجی استراتیژیمان بۆ نەمێنێتەوە ئەوەی ماوەتەوە ئێستا ئەوەیە ئێستش دەرفەت ماوە ئەگەر چی دەرفەتمان زۆر لە کیس چووە بەڵام یەک حەقیقەتیش هەیە لە پاش ئەو حەقیقەتەی کە باسمان کرد کە کورد هەر کاتێک توانی بێتی یەکدەنگ و یەکدەست بێ ئامانجی بەدەستێناوە هەچ کاتێکیش دڕدۆنگ و ناتەبا بوو بێ ئامانجی لە قیس چووە ئەوەیە کە ئەم حیزبە سیاسیانەی ئێمەوە بە تایبەت ئەم سێ حیزبەی کە ئێستا حکومڕانن محکومن بەوەی کە ئەوان بەرپرسیاری یەکەمن لە 29 ساڵی ڕابردووە ئەوان تا ئێستایان هێناوە بە باشی و بە خراپەکانەوە ئەوان کە ئەڵێم ئەم سێ حیزبە هەڵبەت لۆجیک وامان پێڵە پارتی و یەکێتی بە دەرەجەی ئەساس و گۆڕانیش بە ئەسەرێکی ڕەجعی ئەمانە بەرپرسن بەرپرس بوون لەوەی کە بووە لە دەستکەوتە باشەکانە شەریکن لەوەشی کە خراپ ڕۆیشتووە بەرپرس و ئەبێ تەحملی بەرپرسیارەتێکە بکەن بەڵام مامەسا ئەوەی کە جەنابەت فەرمووت کە کورد ئێستا تاک و تەریک و تەنیایە زۆر وایە ئەو تێزە بەناوبانگەی کە دیسانەوە بۆتە مۆرکێکە دۆستەکانی ئێمە و لە دەرەوەی ئێمە پێمانە ناسێنەوە ئەڵێن کورد تێزێکی هەیە ئەڵێ ئێمە تەنهاترینین جگە لە چیاکان دۆستێکی ترمان نییە کە ئەڵێن چیاکان ڕەمزە بۆ بەرخۆدان و بۆ بەرگری ئێمە واتە ئێستش ئێمە جارێکی تر ئێستا لە هەچ کات زیاتر من پێمانە لە ساڵی 1990ەوە هەتا ئەم قۆناغا کورد وەگەلی کوردستان لە باشووراوەکو ئێستا تەنیا بوو بێ لەبەر دوو فاکتەرێکیان ئەوەیە کە ئێستا وڵاتانی دنیا بە شێوەیەکی گشتی سەرقاڵن بە دەردی خۆیانەوە بە لێکەوتەکانی پەتای کۆرۆناوە و بە لێکەوتە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەکانەوە کەمتر ئەپەرژێنە سەردەرەوەی خۆیان و فاکتەری دووەمیشی ئەوەیە کە دۆستەکانی ئێمە وەکو مایکل نایتس و دەیڤید فلیپس و ئەوانە هۆشداریمان ئەدەنێ ئەڵێن ئاگدار بن ئێستا دۆستەکانی ئێوە بە جددی دۆستەکانی ئێمە ئێستا بەهۆی ناتەبایی خۆمانەوە وردە سارد بوونەتەوە و سارد و سڕی بە هەڵوێستەکانیانەوە دیارە بۆیە گەڕانەوە بۆ خۆمان چارەسەرە لە کەناڵێکی عەرەبی یەک لە دۆستانی کورد دکتۆرێکی مسریە باسی دیارە پێشکەشکارەکە زۆر لە شارەزانیە لەبارەی کوردەوە یەکسەر پێ ئەڵێکم پرسیارەوەی ئەڵێ کورد چێ خەسڵەتەکانی ئەم میلەتە چین ئەو تەمانەڵێ کورد لەم ناوچەیە ئەژی و ئەوانە یەکەمین خەسڵەت کایڵێ ئەڵێ ئەم هینە هەر شتێک بەدەستێنن بە درێژایی مێژوو بە ناکۆکی خۆیان لە دەستی ئەزانی ئێمە کە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان باز لە ناکۆچیەکەین ئەو ناکۆچی ململانێ خەتەرەی کە زۆر کاریگەری هەیە بۆ سەر ژیانی خەڵکو بۆ سەر حکومڕانی و بۆ سەر ئەوەی کاروانی ئاوەدانکاری و پێشکەوتن و هەموو شتێک ڕاگرێ بەڕاستی بەڕاشکاوی بڵێن ململانەی نێوان یەکێتی و پارتیە ئەم دوو حیزبە ئەگەر تۆ ینی کە دوو لایانی ناکۆک کە بیانێ هوەری ڕێککەوتن چییە هوەری دانوستان ڕێککەوتن چییە ئەگەر مێ لەگەڵ جەنابەت ڕێکەوم دانیشتم لەسەر کرسی مێزێ پێش هەموو شتێ هوەری هەرە باڵا کاری هەرە گرنگ ئەوەیە کە من واز لەو خاڵانە بێنم کە لەسەری ناکۆکم لەسەر ئەو خاڵانە ئیشکەم کە پێکەوە هاو بەشین ئەگەر تۆ ئێستا باسی مێژوی ململانی نێوان یەکێتی و پارتی بکەین کۆمەڵێ بێگومان بە کۆمەڵێ خاڵی ئەوە هەیە کە خاڵی ناکۆچی هەیە خاڵی ناهاوبەژێ خاڵ هەیە خلافی لەسرە لە سەردەمی دروستبوونیانەوە حتا ئەگات کە ینی ئەم خلافە گەیشتە ئەوەی شەڕی ناوخۆ بەداخەوە هیوادارم دووبارە نابێت و حەزش ناکەم هەر ناویشی بێنە من بەڵام قۆناغێکە باسیەکەین ئەوە کۆمەڵی خاڵی ناکۆچی تایە بەڵام تۆ وەرە سەیری نێوان خاڵە هاوبەشەکانی نێوانێکێتی و پارتی بکە ئێستا بۆ نمونە لە سەردەمی دامەزراندنیانەوە بەشێکی زۆری سەرکردە باڵاکانی یەکێتی لە ناو پارتی دیموکراتی کوردستان ئەمە سەرەتا یعنی یەک ئامانج یەک دیدیان هەبووە بۆ خەبات و بۆ شۆڕش دواتر دامەزراندنی هەردووکیان لەسەر بنەمای ئازادی کوردستانە ئەنجا بەڕاستی هەردووکیان لە خەباتی شاخە بەشدار بوون هەردووکیان
بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵی حیزبی وەکو سۆشیالست و پاسۆک و حیزبەکانی تریش بە هەزاران شەهیدیان داوە هەردووچیان لەمەشە هاوبەشن ینی خوێنی شەهیدەکانە کەوتۆتە سەریە خاکی کوردستانە ئەنجا وەرە بۆ ئەوەی کە کاگاران باسی کرد خۆناغی بەرەی کوردستانی ئەمەش خاڵێکی زۆر هاوبەشە لێوان ئێوەیەکەتی و پارتی و حیزبەکانی کەش پێکەوە ئەم بەرەی کوردستانیە شتی بەرهەمداری گرنگی بەدوایە هەتکاوانە هەمووی خاڵی هاوبەشن ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان با بڵێن جێگیرکردنی سیستەمی دیموکراتی و هەڵبژاردن و پەرلەمان و ئەمانە هەموو یەکێتی و پارتی زۆر بەباشی ڕۆڵیان تیابینیوە ئەجا هەرچی لە نێوان ئەم 29 ساڵی حکومڕانیە هەرچی باشێک کرابێ هەردووچیان هاوبەشنتیایە هەرچی شتێکی خراپیش کرابێ هەردووچیان هاوبەشنتیایە حتا وەرە بۆ قۆناغی تەنانە شەڕی داعشیش هەردوو پێشمەرگە لە یەک سەنگەرابن و دژی یەک دژمن و هەردووکیشان پێکەوە داعشیان تێکشکان ئێستا قۆناغیشی تر هاتۆتە پێشێک کە قۆناغێکە خواستی هەموو خەڵکە ئەویش کابینەی نوێیەم دروشمی چاکسازی بەرز کردوتەوە و لە ناو کارنامەکە هەیە و کاری جدی بۆکە هەردوو حیزب یەکێتی و باتی بە هاوکاری بزوتنەوەی گۆڕان و پێکهاتەکانی تریژ لە پەرلەمان ڕۆڵێکی زۆر کارایان هەبوو هەم لە داڕشتنی یاسای چاکسازی یاساکانی تری چاکسازیش کە دوادادێت و هەم لە پەسەندکردنی و هەم لە جێبەجێکردنی ئەبێ هەردوو لە یەکێتی و پارتی بە تایبەتی وزوتنەوەی گۆڕانیش ئەبێ هەردووکیان ئەمەش خاڵێکی هاوبەشە چکە ئامانجێکە چەند هەنگاوێک ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە باتە پێشەوە کە هەموو ئەم خاڵە هاوبەشانە پێمانەڵێن ڕەنگە ئەمانە زۆر بەز من بۆ ئەوەی کە ئەمڕۆ یەکێتی و پارتی ئیتر خاڵە ناکۆچیەکانیان وەلا بنێن هەر هۆکارێک هەیە بە فەرامۆش بکرێ و گرنگە ئەمڕۆ بەبێ یەکێتی و پارتی ئەم ئەزمونە لە ململانەی توند یەکێتی و پارتیاکەوێتە بەرمەترسی زۆر گەورە هیوادارم سوود لەم خاڵ هاوبەشانە وەرگرن کاک ئارام حەزەکەم کاکسۆران قسەیەکی گرنگی کرد لەبارەی پێزی پێشمەرگەش شتێکت نووسی و لەسەر ئەوەی چۆن سوپایەکی یەک گرتووی باش بۆ کوردستان دروست بکرێ چیتری شتێ باسی کە بەڵام ئەوەش گرنگم بەڵێ سپاس دەکەم وەڵاهی خۆ بەڕاستی بابەتەکان ئەمەندە زۆرە کە باسی لێوە بکەی پێویستی بە کاتێکی زۆر و هەر بابەتێکیش کە ئێمە لێرە باسی دەکەین گرنگێکی تایبەتی خۆی هەیە من دەمەوێت بچمەوە سەرخاڵێکی پێشووتری جەنابەت یاخیبوونی ئەو گەنجانەی کە ئێستا لە سۆشیال میدیاوە بەشێکی لە کاریگەری ئاراستەکردنی هەندێک لەو سیاسەتە پۆپیلیستەی کاک دکتۆریش باسی کرد ئەمەوێ هەر بە کورتی باسێک لەوە بکەمەوە بەڕاستی کاتی ئەوە هاتووە حیزبە کوردستانیەکان واز لە سیاسەتی فەیسبوک بێنن واز لە تێکدانی ڕایگشتی چاواشەکردنی ڕاستیەکان لە فەیسبوک بێنن من بەبەستم لە چیدا لەوە سەرکردەی سیاسی هەیە دێت تۆهمەتێک یان شتێک بە حکوومەت ئەڵێت ڕخنەی لێ دەگرێت ئەمە دەبێتە بابەتی فەیسبوک کاتێک ئەو سەرکردە خۆی حیزبەکەی بەشدارە لەم حکوومەتە خۆی ڕاستیەکان دەزانێت دێت بە شێوازێکی تر باسی دەکات بۆیە هیوادارم بەڕاستی ئێمە لەو فۆرمولە کارکردنە دوور بکەوینەوە ئەمە یەکەم پێشم وایە کاتی ئەوە هاتووە ئەبێ حیزبە کوردستانیەکان تەنها کادیر و ئەندامی خۆیان نەبینن کاتی ئەوە هاتووە ئەو فۆرمولە حیزبایەتی کە تا ئێستا کراوە کە تۆ هەر کەسێک ڕادەکێشی هەویەیەکی حیزبەکەی تۆی لە گیرفاندا بێت کەواتە تۆ وەکو حیزب مەسئولی لەوەی کە کۆمەڵێک کاری بۆ بکەیت وای لێ هاتووە ئیتر ئێمە دەنگدەریان ئەوانەی کە لە هەڵبژارنەکان بەشداری ناکەن و ئەندامی حیزبەکان نین وای لێ هاتووە ئەمانە بۆچوونیان نادیدە دەگیرێت یان ناخوێندرێنەوە ئەمە بەڕاستی کۆمەڵێک گۆڕانکاری ئەساسیە کە دەبێ نقاشی زۆر لەسەر بکرێت ئەبێ وردە وردە هەوڵ بدەین ئێمە لەم شێوازە دوورکەوینەوە بە تایبەتیش ئێمەی هەرێمی کوردستان کە هەموو ساتێک وەکو پێشتریش باسکرا جیرانەکانمان جیرانی هێندە باش نین ئەوەندە دڵخۆش بن بە بوونمان و بەغداش کە هەر لە سەرەتای مێژووی دروستبوونی عێراقەوە نەیتوانی و تەجاوزی ئەوە بکات کە ئەمە نەتەوەیەکی هاوبەش لەم عێراق لەگەڵی دەژیات و مافەکانی دەستەبەر بکە کەوا بێ پێویستە بەڕاستی خۆمان ئامادە بکەین خۆ ئامادەکردنی یەکێک لەم شتانەی کە هەمانە هەتا ئەم ساتە وەختە یەکێک لە گەورەترین سەروەریەکانی هەرێمی کوردستان بوونی هێزی پێشمەرگەی کوردستانە کە توانیوێتی هەڕەشەکانی بۆ سەر ئەم هەرێمە کوردستان بپارێزێت ئەمەش لە کاتێکدا ئێستا ڕەخنەی ئەوەی لەسەرە کە ناتوانێت کۆ بکرێتەوە ببێتە سپایەکی نیشتیمانی و دابەشی سەر هێزە سیاسیەکان بووە
من پێم وایە یەکێک لەو پرۆژانەی کە دەتوانین حکوومەت بیری لێ بکاتەوە کاری لێ بکات لەسەر بکات دانانی سیستمی سەربازیە ڕاهێنانی سەربازیە بۆ گەنجەکانمان بە شێوەیەک بێ کە ئێمە گەنجی خۆمان پەروەردە بکەینەوە جارێکی تر ئاشنایان بکەینەوە بە ژینگە و جغرافیای کوردستان بە مێژوو خەباتی ڕزگاری خوازی بە ناسنامەی نیشتیمانی بەهای نیشتیمانی وەکو جەنابەت باست کرد و هەوڵ بدەین ئەم پرۆژەیە بکەینە سەرچاوەیەک بۆ ریکروتمنت بۆ دیسان نوێکردنەوەی هێزی پێشمەرگە و یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە ئێمە ناتوانین حاشا لەم ڕاستیە بکەین کە هەرێمی کوردستان بەردەوام لە هەڕەشەدایە و قوارەی ئێمە بوونی کورد بەردەوام هەڕەشەی لەسەر دەبێت بۆیە ئەبێ لە ڕووی چۆن لە ڕووی فکریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەرنامە استراتیژیەکەمان هاوکات لەگەڵ ئەوەش ئەبێ لە ڕووی سەربازیشەوە ئێمە ئامادەکاری بکەین و یەکێک لە گرنگترین ئامادەکاریەکان ئەوەیە ئەزمموی دەیان وڵاتمان هەیە کە پێمان دەڵێت هێزی سەربازی میلی زۆر جار سەرکەوتوتر بووە لەوەی کە تۆ تەنها هێزێکی بچووکی سەربازیت هەبێ کاتێک تۆ هەموو نەتەوەکەت حاضر بێت بەرگری لەم خاک و نیشتیمانە بکە بێگومان ئەمەش بەڕێگای کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگ و پاڵپشتیکردن دەبێت ئەمە لەلایەک لەلایەکی تر ئەم خاڵی جەنابەت ئاماژەت پێدا لە مەسەلەی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەداخەوە گەندەڵی وای کردووە خەڵک بێ متمانە بێت بەرامبەر بە هەموو دەسەڵاتی کوردی کاملەن ئەمە یەک دووەم چاکسازی ئێمە ناکرێت تەوەقعاتی مستحیلمان لە کابینەیەکی حکوومەت هەبێت کاک بەرهەم یەکێک لە بیردۆزەکانی کە لەسەر چاکسازی ئەنووسێ ئەڵێ زۆرێک لە حکوومەتەکان کە دەسەڵات دەگرنە دەست خۆیان لە مەسلەی چاکسازی نادەن بۆچی لەبەر ئەوەی چاکسازی پرۆسەیەکە کە چەندین فترەی دەوێت و حکوومەتەکان دائیمەن ئەیانەوێت لەگەڵ شتێکی کورتخایەن کە بەرهەمی هەبێت لە چوارچێوەی ئەم 4 ساڵەدا بۆیە بەڕاستی من بەناحەقی دەبینم ئێمە پێمان وابێ ئەبێ کابینەی نۆیەم هەموو ڕوانگەی کە یعنی یەکێتی و پاردی وەکو دوو هێزی سەرەکی ڕۆڵیان هەبێت لە بێگومان چاکسازی ئەبێت لەبەرەوەی 6 خولەک ماماوە حەزەکەم 3 خولەک بۆ مامۆستا بێ 3 خولەکیش بۆ کاک دکتۆر بەڕێ خۆی کەمە لە باردۆخەشی وەکو ئەمڕۆ کە باز لە دانوستان دەکەین و لە ئاشتی و پێکەوە ژیان و خەوڵدان بۆ چارەسەری کێشەکان ئەنی پێویستە دووبارەی دەکەینەوە سەرکردایەتی کوردستان حزبەکان بە هەموو پەرلەمان و حکومەت هەموو استراتیژیەکی موحەددا بنرێ لە مەودووە یعنی چ بکرێ باشە ینی نابێ هەروە ئیهمال بکەین یعنی ئەوە نییە ئەتوش بە کێشەیەک دەبی بێ شەوێ لە نیوە شێ بێ کۆبوونەوەک بکەی و وەڵام ئەنی ئەمە دانوستانمان کردووە ئەمە کێشەکەمان حل کردووە دەبی ینی لایەنە سیاسەکان بەڕنامەی خۆیان هەبی و ئیش بکەن لەسەر ئەو کارە و هەوڵ بدەن ینی کێشەکان چارەسەر بکرێ بەڕاستی ڕۆژی چارەسەری کێشەکانە نەک بەوەی کە ینی هەروە بێهلینەوە ئەو کێشانە بێنەوە کارەکە بکرێت و دوایە دەبینی نەتیجەشی چۆنە مەسەلە باشترین میسالەوەیە کە ئێمە بۆ لاواز بین بۆ هەیبەتمان ینی کەم بێتەوە چەند ساڵە باسی پێشمەرە دەکەن کە یعنی یەک بگری ئەمریکا هەوڵدا بەریتانیا هەوڵ دەدا ینی معنای چ یەک ناگرن بۆ یەک ناگرن ئەوە پرسیارێکە خەڵە دەیکا کاکە نابێت بۆیە یەکگرتنی هێزی پێشمەرگە زۆر گرنگە زۆر مانەکردن بە یەکتر هەر زۆر ئەتو پێشمەرگەم بدێ یەک سوپابی هەموو ئازادی دەدەمێ یعنی ئازای دوای شتشکە ئێمە بۆ دائیمەن ینی خاڕشی زۆر گرنگە ینی میسالێکی لێ بەس لەبەر ئەوەی جێگای نیە دوای بۆتان دەڵێم ینی دەبێ ئێمە بزانین هەمومان عیبدارین مشکلەمان لێرەدایە وا دەزانی مەسەلە ئەمن بەس باسی عیبی ئێوە دەکەم کاکە ئێوەش منیش خۆشم عیبدارم وانە ینی تۆ باسی شتێک دەکەی ینی خۆ ناوی ئێمە خۆمان بە شێریە بە پیرۆز بزانین و کە ئێمە هیچمان نەکردووەمان پێکەوە جوانی دەبی یعنی هەوڵ بدرێ ئیتر خلاص دەبی نقطە هاتە سەر ئەوەی دەبی یەکگرتوبی ئەژینە کەس بە فریامان ناکردووی و لێبوردووی و لێبوردەی و ڕەخن لە خۆگرتن و هێزێکی هاوبەش پێشمەرگەی هاوبەش بەدڵنیاییەوە بەڵام خاڵێکی گرنگیش ئەگەر من زیادی کەم بۆ خاڵە باشەکانی مامۆستا ئەوەیە کە
نەوعیەتی سیاسەتی خۆمان و بیرکردنەوەی خۆمانە بێ بگۆڕین بە سەراحەت فانتازیای سڕینەوەی یەکتر و کۆتایی هێنان بە یەکتر ئەمە هیچ خزمەتێک ناکە و هەوڵدان بۆ لاوازکردنی ئەوی تر ئەمە هیچ خزمەتێکی پێ نەکردوین ینی بۆ نموناگەر من دوو حیزب هەمیشە من ئەو قسەی جەنابی مام جەلالم ڕەحمەتی لەبیرە کە ئەڵێ ناکۆکی سیاسی حیزبەکانی تر و پارتیوێکێتی ڕەنگە ناکۆکی سیاسی بن و هەل بکرێ بەڵام ناکۆکی سیاسی نێوان پارتیوێکێتی سەرکێشێ بۆ کارەسات ئەمە طبعا لە لۆجیکێکەوە سەرچاوی گرتووە کە ئەم دوو حیزبە هەتا ئێستایان هێناوە و وەکوتم بەرپرسیاری ڕابردوو و ئێستاشن و بەرپرسیارەتەکەیان لە ئێستا زۆر قورسترە ئەمن پێم وایە ئەم دوو حیزبە ناتوانن مامەڵەی وەهمی سڕینەوەی یەکتر لە مێشکیان نابێ و هەر کەسێک پێی وابێ پارتیەک لە 46ەوە هەبوو بێ و هەتا ئێستا هەر بەردەوام بوو بێ من پێم وانەیە لە ئیستایا وەهم بینین و خەون بینین بە سڕینەوەیەوە لۆجیکی بێ و پێم وایە یەکێتیەکیش بە هەمان شێوەکە لە هەر لەم چەند ساڵی ڕابردووە بە چەند قۆناغی هەڵبەز و دابەزا ڕۆیشتووە یەکێتی 12 کورسی هەبوو بێ و 19 کورسی هەبوو بێ و 21 کورسی هەبوو بێ و هەرچەند کورسی هەبوو بێ سنگ و قورسایەکەی خۆی هەر هەبووە لەبەر ئەمە وامان لێ کات کە واقعی سیاسی ئێمە ئاوایە بەداخەوە کە داتاکان و ڕقەمەکان زۆر دەوریان نییە لە پرۆسەی دیموکراسیشە ینی کەواتە پێویستمان بە هاوسەنگی و پێویستمان بە سازان و ڕێکەوتن و دەرفەت هەیە بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە پێویستە حزبە سیاسیەکان ئینیکەن یەک سانیە من شعرێکی پەشێو هەیە ناتوانم لەم بەرنامەیە نەیڵێم کە هیوادارم حزبە سیاسیەکان هەوڵدن واقعی ئەم شعری پەشێ و پێچوانەکەنەوە کە ئەڵێ هەر تابوتێک بۆمان دەکرێت تەختە و چەکوچ مێخ و بزمار هەر خۆمانین لە هەر باخێک گر لە باڵی دارێک بربێ لە هەر شاخێک تاشە بەردێک بڕمێتە خوار هەر خۆمانین دوولت بین و چوارلت بین و هەزارلت بین تیخی نەفرەت هەر خۆمانین پشت و قامچی باڵدار و داو هەر خۆمانین من هیوادارم حیزبەکان بێن ئەم شعرە پێچوانەکەی بسەلمێن خولەک بۆ جەنابەت وەلو کاتەکە تەواو بۆ بەس من سپاسدان دەکەم بەڕاستی من یەک پێشنیارێک دەکەم لێرەدا بابەتەکەمان ئاشتی و لێک نزیک بوونەوەی هەموو لایەکە من پێشنیاری ئەوە دەکەم کە ئێستا جنابی سەرۆک بارزانی وەکو مەرجەعەیەکی گەورەی کورد ئەتوانێت ڕۆڵێکی زۆر گرنگ ببینێت لە لێک نزیککردنەوەی هێزە سیاسیەکان و ئەو مؤسسەی بە ناوی بارەگای بارزانی دەکرێت سوودی لێوەر بگرێت بۆ ئەوەی فراوان ببێت بۆ کۆکردنەوەی بۆ چوونە جیاوازی سیاسیەکان و لەوێدا هەوڵ بدەن لێک نزیک بوونەوە هەبێت بە دەوری ئەو هەروەک چۆن پێشتر لەگەڵ جەنابی مام جەلال ئەحمەدی زۆر جار ئەم دوو کارێکتەرە توانی ویانە کێشەکان چارەسەر بکەن بۆیە بەڕاستی پێم وایە لەم کاتەدا بە تایبەتی ئێستا پێویستیمان بەو کاریزمایی سەرۆک بارزانی هەیە کە بتوانێت و بارەگای بارزانی بتوانێت دیسان بۆ چوونە سیاسیەکانی سەرجەم حیزبە کوردستانیەکان کۆ بکاتەوە و لێکیان نزیک بکاتەوە زۆر سپاس بۆ هەموو لە دەستان خۆش بێ دەمتان خۆش بێ بەڕێزان مەهاتما غاندی پێشەوە و باوکی ڕوحی هیندستانیەکان ئەڵێ ڕەنگە حەز بە وشەی لێبوردەیی نەکەم بەڵام هیچ وشەیەک وەکو لێبوردەیی جوان و باش نییە بەلای منەوە ڕێگەیەکی دیاریکراو نییە بۆ گەیشتن بە ئاشتی بەڵکو ئاشتی خۆی ڕێگای ژیانە هیوادارم کوردستان لە خۆشی و خۆشگوزەرانیا بژی و لە ئاشتەواییە بژی خواتان لەگەڵ تاڵکەی